بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانمان لە کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین لە دەستپێکی ساڵێکی نوێی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام و لە 12هەمین ساڵ یادی کەناڵەکەماندا بە خزمەتێوەی عزیز و خۆشەویست گەشتینەوە و ڕووماڵێکی تایبەتی ساڵ یادی کەناڵی ئاسمانی پەیامتان پێشکەشەکەین. خۆشحاڵم یەکەمین پەیوی کردنەوەی 12هەمین ساڵ یادی کەناڵی ئاسمانی پەیام بەندە پێشکەشتانی کرد. بە ناوی خوای پەروەردگار بینەرانی عزیزی پەیام، منیش لای خۆمەوە زۆر پیرۆزبایەکی گەرمتان ئاڕاستە دەکەم بۆ هۆی 12هەمین ساڵی تەمەنی کەناڵی ئاسمانی پەیام، کەناڵی ئێوە، کەناڵی بێ جیاوازەکان و بێ ڕەنگە جیاوازەکان، بە تایبەتی کەناڵی هەژاران و بێسەرپەرشتان و بێنەوایان وستەم لێکراوە. لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا ئەوە پەیام بووە کە سەنگەرێکی جددی و بەرگریکارێکی جددی ئێوە ئیستەم لێکراوان بووە، بۆیە وەک هەمیشە بەردەوام دەبین لەسەر دروشم و سنگەرەکانی خۆمان و پشتیوانتان دەبین. بەرنامەی پەیامی ڕۆژێم ڕۆمان تایبەت کردووە بە ساڵیادی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کارمەندە بەڕێزەکان، لەگەڵ ستافە بەڕێزەکان، بۆی کە ئێوەی ئازیز و خۆشەویست بزانن پەیام چۆن بەردەوامی پێدراوە و چۆن 11 ساڵ تەمەنی تێپەڕاندووە و پێدەخاتە 12هەمین ساڵیادەوە. 12هەمین ساڵیادی پلان و پرۆژەکانی چۆنن و ئەم کارمەندان کە لێرە داوامەکەن کێن و چۆن داوام دەکەن بە کام پاڵپشتیەوە داوام دەکەن، چۆن هێشتویانە ڕۆژانە و شەوانە شاشەی پەیام بەو شێوازە بەردەوام بێت. لە کاتێکە هەمووتان کەم تا زۆرێک ئاشنان لەوەی کە ئەمڕۆ میدیا چۆن لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت و ئەوانەی لە ناو کایەکانی میدیادا ڕۆڵیان هەیە، حاڵ و گوزەرانیان چۆنە با بەراوردێک بە ژیانی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامیان. این دەستپێکی بەرنامەمان وەک هەمیشە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان. لە بڕگەی یادەوەریدا ئاشناتانەکەین بە بەشێک لەو ڕوودا و مێژووە گرنگانەی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. یەکی دوانزەی ساڵی 2008 کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی لە باشووری کوردستان دەستی بە پەخشی خۆی کردو لەلایەن مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە کرایەوە. لەو ساوە تا ئێستا کەناڵەکە لە جێی متمانە و ویستی تەواوی هاونیشتیمانیانی کوردستانە و بۆتە سەکۆیەک بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری گەرم و گوڕ. کەناڵی ئاسمانی پەیام بە چەندان وێزگەی گرنگدا هەنگاوی هەڵهێناوەتەوە و قەیرانی دارایی و نەبوونی نەیتوانیوە چۆک بە کار و چالاکیەکانی بهێنێت و لە گەشەی بوەستێنێت. کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ پێدەنێتە نێو 12هەمین ساڵی دامەزراندنیەوە. یەکی دوانزەی هەموو ساڵێک دیاریکراوە بە ڕۆژی جیهانی نەخۆشی ئایدز و دۆزینەوەی ڤایرۆسی نەخۆشیەکە لە یەکێک لە گوندە دوورەدەستەکانی باشووری ئەفریقا لە ساڵی 1970. نەخۆشی ئایدز هەڕەشەیەکی گەورە و کوشندەیە بۆ سەر مرۆڤایەتی و ساڵانە بەهۆی نەخۆشیەکەوە ملیۆنان کەس توش دەبن و هەزارانی تریش گیان لەدەست دەدەن. هۆکاری سەرەکی توشبوون بە نەخۆشیەکە پابەند نەبوونە بە بنەما ئەخلاقیەکان و پاک و خاوێنی و هاوڕەگەز بازی.
یەکی دوانزەی ساڵی 1939 دەرچوونی یەکەمین ژماری گۆڤاری گەلاوێژ لەلایەن کۆمەڵێک لە توێژانی کۆمەڵی کوردیەوە. لەوانە عەلاءەدین سەجادی و ئیبراهیم ئەحمەد و ڕەفیق حیلمی و شێخ محەممەدی خاڵ و پیرەمێردەوە. گۆڤاری گەلاوێژ ڕۆڵێکی گەورەی گێڕاوە لە بزافی ڕۆشنبیری کوردیدا و ماوەی 10 ساڵ بەردەوام بووە. پاشتر بە بڕیارێکی نووری سەعیدی کۆتاهەمین سەرۆکوەزیرانی سەردەمی پاشایەتیەوە ڕاگیراوە. یەکی دوانزەی ساڵی 1970 هەڵبژاردننی یەکەم جاری بێنەزیر بۆتۆ بۆ پۆستی سەرۆکوەزیرانی پاکستان. بێنەزیر بۆتۆ کچی سەرۆکوەزیرانی پێشووتری پاکستان زولفەقار عەلی بۆتۆیە. ساڵی 2007 پاش دووبارە خۆکاندیدکردنەوەی بۆ هەمان پۆست لە ناو ئاپۆڕەی جەماوەرەکەیدا درایە بەر دەستڕێژی گولە و تیرۆر کرا کە یەکێک بوو لە دۆست و هاوپەیمانەکانی ئەمریکا دژی پەروێز مشەڕەفی سەرۆک. بێنەزیر بۆتۆ بە یەکەم ئافرەت دادنرێت لە مێژووی وڵاتانی ئیسلامیدا کە پۆستی سەرۆکایەتی وەزیرانی پاکستانی وەرگرت بێت. یەکی دوانزەی ساڵی 2006 کۆچی دوایی زانا و نووسری بەرجەستە و ناوداری جیهانی ئیسلامی و وڵاتی هیندستان شێخ عەبدوڕەحمان موبارەک فوری ناوبراو نووسەرێکی کارامەی موسڵمانان بوو و گۆڵاوی سەرمۆر بە یەکێک لە کاریگەرترین کتێبەکانی ناوبراو دادنرێت کە لە بواری سیرە و ژیانی پێغەمبەری پێشەواماندا نووسیوێتی. وەک پێشتری شاماژەمان پێکرد ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ تایبەتە بە دوانزەمین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام. ئێوەی بینەری و ئازیز و خۆشەویستیش دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەوە کە دواتر لەسەر شاشە پیشان دەترێت ڕاوستەرنجی خۆتان ڕەخنە و پێشنیارەکانی خۆتان و بە تایبەتی ئەو کارمەندانی کە لێرە لە بەرنامەی ڕۆژدا میوانن دەتوانن ڕەخنە و پێشنیاری خۆتان بخەنە ڕووبۆیان بە تایبەتی لە دوای کاتژمێردەوە دەرفەتێکی تایبەتان بۆ دەکەینەوە کە ئێوەش پیرۆزبایەکانی خۆتان و ڕەخنە و پێشنیارەکانی خۆتان بخەنەگەر. بەڵام سەرەتا کۆمەڵێک کارمەندی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لێرە میوانمانن کە لە بڕگەکانی تردا بەشەکانی دیکەی یا ئەو کارمەندانەی دیکەش کە خواستی خۆیان و پێیان خۆشە لە بەرنامەی پەیامی ڕۆژ میواندن میوانداریان دەکەین. ئێستا کۆمەڵێک لە کارمەندەکان لێرە میوانمانن کە دەیان ناسیێنین بەوەی بینەری عزیز و خۆشەویست دوجار وتیان لێ وەردەگرین کە ئەویش سەرەتا لە بەڕێز مامۆستا عەباس محەممەد ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی پەیامەوە دەست پێ دەکەین. دوجاریش ئەوانی دیکە دەچنە لایەن بۆی کە زیاتر خۆیان بناسیێنن لە کێوە لە پەیام بەردەوامن لە چ شوێنێکی پەیامە ئیش دەکەن. مامۆستا عەباس سەرەتا دێمە لای جەنابەت نەک لە پەیام پێم وایە لە میدیای کۆمەڵی ئیسلامی و لە بزوتنەوەی ئیسلامیش پێشتر مامۆستا عەباس ڕەقمێکی دیارە کەسێکی ماندووە بە تایبەتی ئەوەندی کە ئەوەی کە سەوتی مامۆستا عەباس ببیستێ دەزانێ ئەمە کێیە. ئەگەر بکرێ زیاتر خۆت بناسیێنیت و ئەمڕۆ 12 ساڵ بەسەر کەناڵی ئاسمانی پەیامە تێدەپڕێت 11 تێدەپڕێت و پێدەخێنێت 12ەوە هەرچەندە ئەزمون و خزمەتەکانی تۆ زیاترن. لە تا ئەمڕۆ قسەی تازە چی هەیە بۆ خەڵک بەبێ جیاوازی؟ زۆر سپاس کاک جەلال، زۆر سپاس کاک ڕیاز، سپاس بۆ ئامادەبوونی هاوڕێکانم لێرە پێکەوە لە بەرنامەی پەیامی ڕۆژ. ڕێگەم بدەن کە دەستپێکی قسەکانم پڕ بەدڵ پیرۆزبایی لە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ و ستافی کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ و کارمەندانی ئەو کات و ئێستاشی کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ و ئەو چین و توێژانەی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی هەژاران بە تایبەتی ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان میدیایەکیان نەبوو کە بە ئازادانە بتوانن خەمەکانی خۆیان قسەکانی خۆیان پەیامەکانی خۆیان بگەێنن بە ڕای گشتی بە هەمووان پیرۆزباییان لێ یەکەم پیرۆزبایی ساڵیادی کردنەوەی کەناڵێکە بوویە کەناڵی خەڵکی کوردستان بوویە کەناڵی یەکەمین کەناڵی خزمەتگوزاری کە بەبێ جیاوازی سەیری هەموو خەڵکی کوردستان کاوە پەیامەکانیان بگەێنێەوە بگوازێتەوە. پیرۆزبایی لە هەموویانەکەم هیوادارم بتوانین ئەم پەیامەکە لە قۆناغی ساوایی و مناڵی تێمان پەڕاند و ئێستا لە تەمەنی لاوێتیدایە بتوانێت بەهێز و بازووی لاوێتی بە بەهێز و بازووی گەنجێتی ئەدای باشتر بکەوە پەیامەکانی باشتر بگەێنێ و داکۆچی کارێکی باشتر بێ لە خەڵکی چەساوی هەرێمی کوردستان.
طبعا بنسبة خۆمەوە من لە خزمەتتانە من هەر دوای تێپڕاندنی تەمەنی مناڵی وە لە سەرەتاکانی خوێندنا بووم لە پۆلیس 3 و 4 ئامادەی ئەوانە هەستم کرد کە حەزم وە خولیام لە کاری ڕۆژنامەوانی و کاری نووسین و ئەو بابەتانەیە بۆیە یەکەمین ئیشێک کە بیرمە لەگەڵ هاوڕێکانە کردم ئەو کاتە خوێندکار و تەلەبەی مزگەوت بووین لە مزگەوت قورئانمان نەخوێن دەستمان کرد بە دروستکردنی نەشرەی مزگەوت یعنی ئەو کاتە بیرمە ئێمە لە ئەحماوا بووین ساڵی چەند بوو؟ تقریبا 1995 بەڵێ ئەو کاتی ئێمە لە ئەحماوا بووین نەشرێکمان دەرەکەن لەگەڵ هاوڕێکانم لە قوتابخانەیەکمان کرد بووینەوە بە ناوی قوتابخانەی دەنگی باوەڕ کە ئێستاش جێگەی شانازی ئێمە و هاوڕێکانمە لەوێ لە گوندێکی بچووک نەشرێکمان دەرەکرد برایانی هێزی سلێمانی هەبوون ئەیان هێنا لە مزگەوتەکانی سلێمانی هەڵیانەواسی ئەوە زۆر جێگای فەخر و شانازی بوو بە ئێمە ینی نەشرێک کە لە گوندێکی بچووک بەبێ ئەوەی کە تۆ سۆشال میدیایەک هەبێ معلوماتێکی تازە هەبێ مەسەلەن چەند مناڵێک چەند گەنجێک لەوە چێ خۆری ئەزمموی تۆ دەنگی ئیسلام ڕادیۆی هەورامان شارە زووری هەموو ڕۆژێک گوێبیستی دەنگی جەناب دەبووین لە بەتایبەت ئەو ڕادیۆیەکەی مەڵبەندی دوی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە بوو ئەزمموی خۆت لە ڕادیۆی دەنگی ئیسلام ڕادیۆی هەورامان شارە زوور هەرو سەرەتایی کە باسم کرد دواتر بوویەوەی کە ڕادیۆیەک کرایەوە لە خوڕماڵ ڕادیۆی هەورامان شارە زووریان پێوت ئیتر من زۆر پێم خۆش بوو کە بچم خۆم تاقیکەمەوە هەرچەند ئەمە زاتێکی گەورەشی ئەویست بێریشی گەورەشی ئەویستۆ بەبێ هیچ ئەزمونێک بەبێ هیچ شارز آخر ئەو دنیا ئەو کات بە تەواوی دنیای ئێمە هەر بە فعلی ئێستاڵێن دنیا هەمووی بۆتە گوندێکی بچوو بەس ئەو کاتە هەموو دنیای ئێمە هەر گوندێکی بچوو بوو ئێتر هیچمان نازانی بێریشی ئەویست کە تۆ بچیتە دەستگایەکی میدیایی و ئیش بکەیانی ئەو کات چووم ینی هەر یەکەمین تێستیان کە کردم وتیان زۆر باشە دەسم کرد بە هەواڵ خوێندنەوە ساڵی 96 و 97 و بابەتانە بوو ئیتر من تا ئەو کاتە زەمنێک و تەمەنێکە ئێستا تا ئێستا 2019 زۆر باشە بەردەوامی لە کاری میدیایی دەبینینەوەی کە لە میدیادا ئیش دەکەن لە کاری ڕاگەاندنا ئیش دەکەن بە تایبەتی بابەتی ڕۆژنامەنووسی وە لە چەند ساڵی ڕابردووشدا دەبینیم ڕۆژنامەنووس لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر زۆر دەڕاوەتە خواستی لەسەر هەندێکیان خواستی ڕەنگە پارە بێ و هەندێکیان ڕەنگە خواستی زیاتر بەرەو پێشبردننی ئاستی خۆی و ڕەوی تەکنۆلۆژیاوە بڵێ ئەو کەناڵ باشترە لەم کەناڵی تر زیاتر حەز بە دەرکەوتنی بکە بۆچی تۆ لەم ڕەوتەیە ماویتەوە بۆچی لەسەرم سکێلات نەداوە ئێستا ڕەنگە دەرفەتی باشیشت هەبوو بێ چ لە ڕابردوو یاخود ئێستا بەڵام هەر ماویتەوە کاکە ئێمە پێشەوەی ببینە میدیاکار تەلەبەی مزگەوت بووین قورئان و دەرس و دەوری مزگەوتمان نەخوێن لەوێ فێریان کردین کە چۆن لەگەڵ خەڵکی فەقیر و هەژارە بمێنینەوە پشتیوانیان لێ بکەین لەوێ فێریان کردین کە چۆن لەگەڵ ئیسلام و مسلمانانە بژین پێکەوە چۆن فێریان کردین مامەڵەی دنیاییمان چۆن بێت چۆن فێریان کردین کە هەمیشە چاوێکمان ئەگەر لە دنیا بێت چاوێکیشمان لە ئاخیرەت و قیامەتمان بێ چۆن هەوڵەدەین بۆ دنیاکەمان توێشوو ئامادە بکەین ئاواش فێریان کردین کە چاومان لە ئاخیرەت بێ و توێشوی دوا ڕۆژمان ئامادە بکەین لەبەرەوە هەمیشە ئێمە ئەومان ئەو خیارەمان زیاتر هەڵبژارد کە هەردوو دنیاکەی پێکەوە دەبەستینەوە و دۆستی هەژاران بوو دۆستی خەمخۆران بوو هەمیشە دوورەکەوتینەوە لەوەی تەنها شوێن تەماعەکان بکەوین شوێن پارەی ڕاستە مەسەلەن لە بەرامبەر هەموو ئەرکێکە بێ مافێک هەبێ لە بەرامبەر هەموو ئەوەی کە تۆ ئیشێکەکەی بێ زمینە سازیش بڕخسێنێ بۆ ئەوەی کە دنیات فراهەم بکرێ بۆ ئەوەی باشتر ئەدای کارەکە بکەی کوالیتی ئیشەکەت باش بێ لەبەرەوە من هەر بە کورتی ئەوەت پێڵێم هەمیشە ئێمە کە چاوێکمان لە ئیشکردن بووە لەسەر ئەو کەناڵانی لەسەر ئەو شوێنانی کە خەڵکی فەقیر و هەژارەکرێ لێ کۆ بوو بێتەوە هەمیشە خزمەتی خەڵکی ئیسلام دۆست و مسلمانانمان کردو هەمیشە ئەو ڕێگەیەکی تەندروست و باشتر بووە ئینشاءالله خوای گەورە موفقمان کە لەوێ هاوکارانم بمێنین ئینشاءالله دەچمە لای کاک حاجی سالم کە یەکێکە لە سەربازە و نوماندونە ناسەکانی پشت کامێرە کە کەناڵی ئاسمانی پەیام شانازی بە جەنابەت و تەواوی هاوکارانمانەوەکە پێمان خۆشە ئەزمموی کارکردنی خۆت هەم لە ناو مێدیای ئیسلامی و پاشتریش لە کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیامە کە بێگومان ڕەنج و ماندووبوون و هەوڵی بەڕێستان دیارە و پەیامی شانازیتان پێوە ئەمەش طبعاً چۆن بڵێ نۆبەرەی پەیامە بە حاج سالم بۆ هێناوێتی لەگەڵ خۆیان بۆ ناو ستۆدیۆ
بەناوی خوای گەورە میهرەبان پیرۆزبایی لە بەڕێز کاک حاجی فاڕۆ بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵ و سەرجەم کارمەندانی تۆڕی میدیای کۆمەڵ بەگشتی من وەکو خۆم کە وەکو ڕاگەیاندکارێک ینی لە سەرەتای دەست بەکاربوونمەوە لە مانگی 1996 سەرەتا لێەوە لە ڕێی کامێرەیەکی M8ەوە کە ئێستا هەر بەس بۆ دیەکەی ماوە لەسەر و هەڵم گرتووە دەرفەت نەبوو کە بێرمە خوارەوە لێەوە دەستم کردەوە بەکای ڕاگەاندن تاوەکو دروستبوونی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای دروستبوونی کۆمەڵی ئیسلامیەوە کە ینی وەک شانازیەک بۆ خۆم یەکەم کارمەندم کە یەکەم مارشی کۆمەڵی ئیسلامی کەوکاتە بە باوەڕی ئێمە نالەرزێت دەست پێکرا یەکەم ڕۆژێک دوای ئەلانکردنی کۆمەڵی ئیسلامی من لەو ڕۆژەوە لە ڕاگەاندن بەبێ دابران تاوکو ئێستا بەردەوام بووم و هەر بەردەوامی ژۆم ئینشاءالله پێش 2012 کە پەیام کرایەوە من بە چەند مانگێک بەس ئێواران هاتین سەعاتێک پەخشی پەیامە کرایەوە ئەم ئامێرانە کە خۆم سەرەتا بووم پێیان ئاشنا بم یانی سەرەتاوم بە تایبەتیم ڤیدیۆیە و میکسەرە و پەنجە ینی ئێمە پێشتر شتەکانمان زۆر ینی کوالیتیان نزم بوو کاتێکە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ بووین ئەمە یەکەم جارم بوو کە ئیشی پێ بکەم یەکەم جارم بوو کە لە کەناڵی فەزایی دەست بەکار بم 3 مانگ پێش ئەوەی کە پەخشی پەیام لە 12 بکرێتەوە ئێمە سەعاتێک ئێواران بۆ بینەرانمان بۆی خەڵکی زیاتر وردە ئاشنا بێ و تامەزرێ بێ بەکار بەڵێ ئەمانەمان نقڵە کرد تاوەکوکردنەوەی کەناڵی پەیام کە بە فەرمی کرایەوە و ئەوە بە هەنگەی بۆ کار لە 12 لەو حاجی لەوەچە لە پەیامە زۆر ماندووە بیانی ئەو ئیشەی کە تۆیکەی لەوەچێ بە دەیانی وەکو من نەکرێت بەڕاست ماندووبوونی تۆ بەڵام لەگەڵەوەش لەوەچێ مرتاحیەکی زۆر دەبێ مانەوەی تۆ لە پەیام و بەردەوامی لە پەیام لەوەچێ و ئاسوودەیە دەرونیە بێ کە لەگەڵ ماندووبوونی جەستەیشدا هەر ئامادەی هەر بەردەوام بی و پەیام بە ماڵی دوێمی خۆت بزانێت وەڵا بگرە بە ماڵ یەکەمی خۆم چکم لە ماڵ زۆدای گریم لێکەن ینی دەرونەکەن حاج سال ئەوەندەی کە لە پەیامم لە ماڵنی ئێستا ئەوەندەی کە لە پەیام لە ماڵنی من وەک مامۆستا عەباس فەرمی ئێمە لە مزگەوتەوە پەروەردە بووین ئەومە بدە ئەگەورەی کە وەرمان گرتووە ینی بەوە بە هیچ بایەک ئەم سەر ناکەین ینی ئێمە لەوەتی کە لە ڕاگەاندنا کارەکەم بەبێت دابران سپاس بەخوای گەورە زۆربەی کارەکانێکم ینی بەس تجاری واش هەیە نامانوێت منەت بەسەر بینەرەکان جاری وایە ئەڵێ نایکەم ئێمە زۆرە ترسی نازەهیز نییە بەڵام مامۆستا عەباس نامانوێت منەت بەسەر بینەرەوە بکەین بەڵام ئێستا میدیاکار دەبینی بە چەند ساڵێک هایلاک دەژی بێگومان دەزانین چۆن ئەبێ بە یەکێک لە میلیۆن لێرەکانی سلێمانی ئێستا میدیاکارمان هەیە وایە لە کوردستانیانی حاجسالمە خۆی ئاماژەی پێکرد بۆ من لە 96ەوە خەریکە با لە 2008ەوە 2009 بۆی حسابکەین هەشتەوە لەگەڵ کردنەوەی پەیامە دەستکەوتە مادیەکانی تۆ چی بوون ئایا ئێستا خاوەنی چیت ئێستا تەبعا ئەگەر لە هەندێک میدیاکار بپرسی ڕەنگ لە فلان سیتی لە فلان شوێن یا شوقی هەیە یا ڤێلای هەیە یا فلان ئاخیر مۆدل ئۆتۆمبیلی پێەیە تۆ هێشتا کرێچیت ئەمە هۆکاری ئەوەیە کە کاتێکە میدیاکار یا ڕۆژنامەنووس بیری لەوە کردێتەوە دەستکەوتی مادی تەنها دەستکەوێت دەسەڵاتی چوارەم لە هەر شوێنەکە ئەو دەسەڵاتی نامینە کە دەبێت چاودێرێ بەسەر دەسەڵاتی یەکەم و دووەم و سێەمەوە بۆیە ئەمە گرنگە ئێسم بۆیە دەمێت لە تۆ بپرسم دەستکەوتە مادیەکانت بەگشتی چی بوو بن سپاسی خوای گەورەیەکەم کە دەستکەوتێکی مادیوان نەبە لە خۆم بگۆڕێم لە 2001ەوە هەتاوەکو ئێستا هەر وەکو خۆم مژیانم یەک گۆڕانکاری بەسەر ناتوە بگرێ احتیمالەکە خراپتر بێ چاکتر نەبووە هیچ وەکو خۆی ئەوە نییە بڵێن لەسەر ئەو مادیم ئەوەندەیە کە خوای گەورە پێی بەخشی و قەنەعەتم پێێتی زۆر سپاسی خۆشم کرد ئەوە نەبووە دەسەبەبیەوەی کە من نەدا بەزم بەرەخوا نەسەکەم بەرەسەر چی وای هێشتوویەتیەوە بەبێ دەستکەوتی دنیایی کە دوجار هەموو کەسێکیش پێویستی بەو دەستکەوتانەیە کە بەردەوام بی لەسەر شاشەیە کە هەم شاشەکە خۆی فەقیرە هەم خۆشت فەقیری یعنی ئەم پەیامەمان بۆ خەڵکەیە کە بێمنەتانە سێری پەیام دەکرد وا نەزانن پەیام کراوەتەوە یا کە شاشەکەی بەردەوامە ڕەنگە لە پشتەوە خەڵکانێک قازانجی لێ ببینن هەموو شتێک ببوورە ینی ساڵی ڕابردوو بوو مانگی 2 ساڵی 2010 تر ئێمە قەیرانی دەرایمان زۆر گەیشتە لووتکەیان دوای ڕاوێژێکی زۆر ستاف و لەگەڵ حیزب بوو کاک حاجی فاروق ینی زۆر بەنیگەرانیەکی زۆرەوەم کارمەندەکانی کۆ کردەوە لە هۆڵک وتی کاکای تر تا ئێستا هێناومانە ئێمە ئیتر لە مانگی داهاتۆ زەمانەتی موچەی ماگانەی هیچ برایەک ناکەین هیچ کارمەندێک ناکەین ئەگەر بوو ئەتاندەینێ ئەگەر نەبوو داوای لێبردو ناکەین ینی ئەمە زۆر سەخت بوو بۆ ئێمە زۆر سەخت بوو بۆ کاک حاجی کە ئەمە بڵێ زۆر سەختە بۆ میدیایەک کە پایی سەرەکی ئابووریە کە بۆ سپۆنسەرێکی ئابووری هەبێ کە بێت دامی
هەموو باڵێن ئامێرەکانی بکە کە باڵێن کارمەندەکانی بکە ئەمە بڵێ ئەنی تەسەورمانەکرد لە دوای ئەوە کۆمەڵی خەڵک هەبن بڕۆنیانی بڕوا بکە یەک کارمەند چییە یەک کارمەنوازی لە کارەکەی نەهێن هەمووی ئامادەی بەسپاسەوە تەبان وەکو تۆڵی هەموو کەسێک حەقی ژیانی شایستەی هەیە بەڵام بەسپاسەوە ینی ئەم کارمەندانەی ئێمە شایانی هەموو ڕێز و تەقدیرێکی گەورە ئەفو مادە هەموو شتێک نییە ئێمە لە سەرتاوە لە مناڵیەوە کە پێگەیانداوین سەربازێکی ون بن بۆ ئەم ئیسلامە بۆ ئەم ڕێبازی خۆی گەورە ینی بەردەوام شەونخونی و ینی سڵنەکردنەوە لە ماندووبوون بۆ ئەوەی ئێمە بتوانین لەم ڕێگەیەوە هەم پەیامی خوا بگەین هەم سەربازێک بین لەسەر بەرنامەکەی زۆر باشە دەچینە لای کاکچیاک ئەگەر مایکەکەی بی تێویش لە نێو کەرکووکی پڕ لە تونند و تیژی و ناسەقامگیری و جیاوازیە مەزەبی و نەتەوەی و حیزبیەکانەوە پەیامنێرێکی چالاکی کەناڵی ئاسمانی پەیام بووی پێمان خۆشە ئەزمموی خۆت لەگەڵ پەیامە یا کار و چالاکیت هۆکاریمانەوە تا ئێستا و چالاکیە ڕۆژنامە نووسیەکان لە کەرکووکە جیاواز بە شار و شارچەکانی دیکە چۆن چۆنی بووە طبعاەوە لە شاشەی پەیامیشە چیا نووریە لە کەرکووک چیای پەیامە سپاس کاک جەلا سپاس کاکریاز گەمایکەکەش نزیکەیت من سپاسانەکەم پیرۆزبایی لە خۆم و لە بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵ و سەرجەم کارمەندان و ئەوانەی کە لە پەیام کار دەکەن سوپاسیان دەکەم و پیرۆزبایان لێ دەکەم پیرۆزبایی لە ستافە بەڕێزەکەم مەکەم لە کەرکووکە بەردەوام ماوەی 12 ساڵە پێکەوەین من دیارە کاتی خۆی پێشکردنەوەی پەیام لە ڕادیۆی دەنگی کۆمەڵ لە کەرکووک لەوێ کارمەند بووین ئەو کاتەی پەیام خەریک بوو دەکرایەوە کۆمەڵێک کەس لەوێ CV و شتیان دا بە پەیام ئەو کاتە مەکتەبی ڕاگەاندنی کۆمەڵە و مامۆستا تۆفیق و کاک حاجی فاروقەوان لەوێ بوون دیارە ئەوان دەستکراوە بوون بۆی هەر کەسێ بانکەن بیکەن بە کارمەند ببێ بە کارمەندی پەیام دیارە من بەبێ ئەوەی CV پێشکەش بکەم بۆ بە مەکتەبی ڕاگەاندنەوە لە ڕادیۆی ئەوێ بووم بەشی ئیدارەش بووم مامۆستا تۆفیق تەلەفۆنێکی بۆ کردم وتی وەرە لە سلێمانی شمان پێێتەوە بوو بەبێ CV و ئەوانە وتیان تۆ کارمەندی پەیامی تو لە کەرکووک ئەوی بە پەیامنێری پەیام لە کەرکووک ئیتر لەو کاتەوە ماوەی 12 ساڵە لەو کاتەوە کە پەیام کراوەتەوە من خۆم بەبێ دابڕان لەگەڵ پەیامم و لەگەڵ ئەو ستافین کە لە کەرکووک بەردەوام لە پارێزگایەکی وەکو کەرکووک پارێزگایەکی گەرمە لە ڕووی ڕوودا و لە ڕووی ڕووماڵی هەواڵەوە لە ڕووی دیارە لە دوای 2005ەوە تقریبان کەرکووک پشێوونە ئارامی لێ نەبڕاوە هەر بە تەقینەوە هەر بە شەڕی داعش لەسەر بابەتێک زیاتر لەگەڵ تو قسە بکەین بۆ نمونە هەندێک میدیا ئاستە بەرزەکانی دەسەڵاتیش پشتیوانیان بۆ وەرگرتنی زانیاری تایبەت بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا وەک خۆت ئاماژەت پێکرد ڕووداوە گەرمەکان شەڕی داعش لەوێ بوو پەیام چۆن زانیاری لێوێ دەسەکەوت ئەو کۆسپۆ ڕێگریانەی کە بەهۆی لۆگۆکەی تۆیەوە دێتە بەردەمت چییە و ینی هەمیشەوە خۆت ڕەنگە بەبێ نازیش دانیشی کاتێک دەبینی هاوڕەکانی ترت دەستکەوتی زانیاریان هەیە بەهۆی پاڵپشتە دەسەڵاتە حکومڕانەکەی کە هەیەیانە یاخود هەر شتێکی تر بێت ئەو جیاوازی کە لەوێ هەتە لەگەڵەوانی تر یا جیاوازی کە ئەیسەپێنن بەسەر تا چییە؟ بەڵێ دیارە میدیاکار یا پەیامنێر بە تایبەتی ئەبێ علاقاتێکی شخصی دروستکە لە بەرژەوەندی دەستگاکەی نەک لە بەرژەوەندی خۆی چکە هەندێک جار پەیوەندی شخصی علاقاتی شخصی بۆ هەندێک بابەتی تر بەکارەهێنریا وەرگرتنی پارەیە کڕینی کەسێک لە دەستگایەکی دیکە بەڵام من لە بەرژەوەندی پەیام کۆمەڵێک علاقاتی خۆم دروست کردووە هەر لە دوای دروستبوونی داعش لە سنووری کەرکووک پەیام لە هەموو سنوورەکانی ژێر دەسەڵاتی پارتیە قەدەغە بوون من دەچوومە ئەو سنوورانشی کە فەرماندەکانی پارتی بوون و لەو شوێنانی کە پێشمەرگەکانی ئەوان لەوێ بوون من قەدەغە نەبووم لەبەرەوەی علاقاتێکی شخصیم دروست کرده بوو لە میحوەری پێنجەوە تاکو دووز من ڕۆژێک لە ڕۆژان یەک فەرماندە ڕێگری لێ نەکردوم بەڵێ لەوەی لە ڕووی کۆمەڵە زانیاریەوە پێم نەگەیشتوێ بەڵام کەس ڕێگری لێ نەکردوین لەبەرەوەی علاقاتێکی شخصیمان هەبوو علاقاتێکمان دروست کردووە لە بەرژەوەندی پەیام هەر ئەو پەیوەندی وای کردووە وای کردبوو من لەو ماوەی ڕابردووی شەڕی داعشە ڕێگریم نەیەتە پێشوە هاوشان لەگەڵ هاوڕەکانی دیکەم لە دەستگاکانی تر من بەردەوام تەقەیەک لە شوێنێک کرابێ فیشەکێک لە نێوان پێشمەرگە و داعشە لە سنووری کەرکووک لە میحوەری پێنج واتە لە دبسەوە تاکو دووز یەک فیشەک تەقیبێ ئێمە لەوێ ئامادە بووینە
واشمان نەکردووە زیان بە بۆ نمونە سیاسەتی پەیام لە بەرەکانی شەڕە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە تۆ بانگێشت بکەن؟ سیاسەتی پەیام ئەوە بوو کە من وەکو خۆم لەوێت چۆن ئەبینم ئەوها کار بکەم و کارێک نەکەم هەم سبەینێ خۆم قەدەغە بکرێم هەم دەستگاکەشم بە جۆرێک لە جۆرەکان وای لێ بێت قەدەغە بکرێت لەو بەرەی ژەنگانەوە تاکوی ئێستاشی لەگەڵا بێ ئێستا خۆ دەسەڵاتی کوردی لە کەرکووک نەماوە بەڵام سوپاس بەخوا جۆرە پەیوەندیەکمان دروست کردووە هەم لەگەڵ هێزە ئەمنیەکانم لەگەڵ قیادەی عملیاتی مشتەرەکە لە کەرکووک بۆ ئەوەی بتوانین کار بکەین هەرچەندە دوێنێ لە کاتی تەقینەوەکان هەموو دەستگا ڕاگەیاندنەکان قەدەغە کرابوون هەتا قائیدی عملیاتی کەرکووک هات ئەو کاتە تۆ ڕێگەیان پێداین کە بچین تەقینەوەکان وێنە بگرین. زۆر باشە دەچین لای ناوبڕێک پێشەوەی کە بچینە لای میوانی تر. زۆر باشە خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و پاش ناوبڕەکە درێژە بە ڕووماڵەکەمان دەین لەگەڵ تەواوی ئەو کارمەند و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85. چی بخوازێ ئارەزووتیان لەرچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان بێتە سەرمێت تەموو چێژی برنجی ئیمانیا یەکتری داگرنامێ لە ڕۆژی لەدایک بوون تا تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ و میوانە. برنجی 11-22 هندی و 11-22 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێ نینیە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تەندروستی خۆم لەلا گرنگە بۆیە هەمیشە بە دوای ئەو خۆراکانەدا دەگەڕێم کە لە شولارم تێک نادات و ئەم پارێزێ لە قەڵەوی بۆیە زۆر گەڕام تا باشترین برنجی سروشتیم دۆزیەوە. برنجی هەومەلی پریمۆم بۆنداری تایلەندی. ئەم برنجە لە سەدا 92 بۆندار و بەتامە لە کاتی لێناندا کەم زیاد دەکات. ئەزانی بۆ چونکە لە سەدا 100 سروشتیە و دوورە لە نیشاستە و چارەسەرە بۆ قەڵەوی. برنجی هاومەلی پریمۆم بۆ 48 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. پێویستمان بە بریکارە لە سەرجەم شارەکانی کوردستان و عێراق.
ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. بینەرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ هاوکارمان کاک عەباس پێشکەشتان دەکات. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش کورتێک لە هەواڵ و زانیاریەکانتان لە پەیامی ڕۆژەوە پێشکەشەکەین. ئەمڕۆ کەناڵی ئاسمانی پەیام مۆمی 12هەمین ساڵی تەمەنی هەڵدەکات. 11 ساڵ بەسەر یەکەم پەخشی کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی تێپەڕێ. لە دیبەی دێکدا کە ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی بۆ خەڵکی شارەزا و سپۆر سازکرا. شارەزایانی بواری میدیا و سیاست پێیان وابوو کە کەناڵی ئاسمانی پەیام ڕۆڵێکی گەورە لە پاراستنی بەها بەرزەکانی کۆمەڵگا و نیشاندانی خەموویەش و ژانی گەلی کووردا هەبووە. محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی پێی وتی پەیام تەنها بڵندگۆ و مینبەری حیزبەکەی نەبووە بەڵکو ڕاشکاوانە و بێجیاوازی سیاسی وایەنی سەکۆی هەموو ڕاستیەکان بووە. سندیکای پزیشکانی کوردستان بڕیاری داخستی ئەو نۆڕینگانە دەدات کە پزیشکەکانیان لە کادادوو نەخۆشیان زیاتر دەبینن بۆ چارەسەرکردن. سندیکاکە لە نووسراوێکدا هۆشداری داوەتە نۆڕینگەکان و هۆشی خستۆتە ڕووکە بە مەبەستی پاراستنی کاری پزیشکی و تایبەتمەندی نەخۆش لە نۆڕینگە تایبەتەکان بردنە ژوورەوەی زیاتر لە نەخۆشێک لە یەکادا قەدەغەیە. سندیکای پزیشکان جەختیشی کردوتەوە کە هەر پزیشکێک زیاتر لە نەخۆشێک بەیەکەوە باتە ژووری چارەسەرکردن ئەوە نۆڕینگەکەی دادەخرێت. ئەمڕۆ شاندێکی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکات و لەگەڵ وەزیرانی دارایی و پلاندانان کۆوە بێتەوە. وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت ڕۆشتنی شاندەکەی هەرێم بۆ قسەکردنە لەسەر ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی 2020 عێراق و تێیدا قسە لەسەر شایستە دارایەکانی هەرێمی کوردستانیش دەکرێت. بڕیاروایە حکوومەتی هەرێم بەڕەدەستکردنی 250,000 بەرمیل نەوت بە بەغدا شایستە دارایەکانی هەرێم بەدەست بێنێتەوە. بە پێی وادەی دیاریکرا و بڕیاروایە ڕۆژێنی داهاتوو یەکێتی نیشتیمانی کۆنگرەی چوارەمی خۆی دەبەستێت بەڵام ترسی دواخستنی کۆنگرە بەشێک لە بەرپرسان و کادیرانی و حیزبەی نیگەران هێناوەتە دەنگ. بەیان نامەیە کە بە ناوی لایەنگرانی بەستنی کۆنگرەی چواری یەکێتی بڵاو کراوەتەوە و هۆشداری داوەتە و بەرپرسانەی دەیانەوێت کۆنگرە دوابخەن و دەڵێت هەر سەرکردە و مەکتەب سیاسێک بێتەوەی دواخستنی کۆنگرە بۆ هەتایە نەفرەتی کادیرانی یەکێتی لێکرێت. شاناز ئەحمەد ئیبراهیم دواخستن و نەبەستنی کۆنگرە یەکێتی ئەمجار بە خیانەت لە قەڵەمەدات و هیواخوازیشە هیچ لایەک بە دواخستنی کۆنگرە خۆی تووشی ڕق و غەزەبی جەماوەری یەکێتی نەکات و دوا بزمار لە تابوتی خۆی نەدات. خۆپیشاندەران لە پارێزگای زیقار هێزە منیەکانیان لەو پارێزگایە کردە دەرەوە و کۆنتڕۆڵی پارێزگا کەشکەوتۆتە دەست هێزە عەشایریەکان لە پارێزگای نەجەف و کەربەلا واست و دیالە و دیوانیە و میسان و شوی ڕسمی ڕاگەیەنرا. سەرچاوەکانی هەواڵە ماشە بە مەترسی بەردەوامی خۆپیشاندانەکان و کوشتنی هاوڵاتیان و خۆپیشاندەرانەدەن. داگەری پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی سەرک وەزیرانی عێراق پێشبینی ئەکرێت سەرۆکی پەرلەمان دەست لە کار بکێشێتەوە چونکە یەکێکە لە داواکاریەکانی خۆپیشاندەران. لە درێژەی پەرەسەندنی توندوتیژی و ناڕەزایەکانی عێراق مەزاری یەکێک لە مەرجەعەکانی شیعە لە نەجەف سووتێنرا. خۆپیشاندەران مەزاری محەممەد باقر الحەکیم باپیری عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمەیان لە نەجەف سووتاند و ژمارەی خۆپیشاندەریش
بەتەقەی پاسەوانەکانی مەزارگەکە کوژران و بریندار بوو. بە پێ ئەو زانیاریانە خۆپیشاندەران دەستیشان بەسەر نەخۆشخانەیەکدا گرتووە کە بە ناوی باقر حەکیمەوە ناونراوە و دواتریش ناوکەیان گۆڕیەوە بۆ نەخۆشخانەی شەهیدان. لە ئیسرائیل لە خۆپیشاندانێکدا داوای دەست لە کارکێشانەوەی بنیامین ناتانەوەی سەرۆک وەزیرانی وڵاتە ئەکرێت. لە تەلەبیب نزیکەی 5,000 کەس ڕژانە سەر شەقامەکان و بە دروشمی ناتەنیاهۆ دەست لە کار کێشەوەی ئیسرائیل لە تۆ گرنگترە داوایان دەکرد دەست لە پۆستی سەرۆک وەزیرانی هەڵبگرێت. ئەتڵانتیکۆ مەدرید میوانداری بەرشەلۆنا ئەکات. لە میانی یاریەکانی هەفتەی چواردەی خولی ئیسپانی یانەی ئەتڵانتیکۆ مەدریدی ئیسپانی لەسەر یاریگای خۆی میوانداری یانەی بەرشەلۆنا ئەکات. یاریەکە لە کاتژمێر 11 شەو بە کاتی هەرێمی کوردستان ئەنجامەدرێت. یاریەکە بۆ هەردوو یانەکە گرنگێکی تایبەتی خۆی هەیە و یانی بەرشەلۆنا دەیەوێت بەبردنەوە خاڵەکانی لەگەڵ یانی ڕیال مەدرید یەکسان کاتەوە و لە کێبەرچەی نازناوەکەش دوانەکەیت. هەرشار دووبارە سڵاوتان لێبێت درێژە بە ڕووماڵی تایبەتمان لە 12مین ساڵیادی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام دەدەین. دەچینە لای هاوکار و خۆشەویستانەمان کاک سامان فەتاح پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لە پارێزگای هەڵەبجە. سڵاوت لێبێ و پیرۆز بێت 12مین ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام لە بەڕێست و ئەزمموی خۆت و سەرنجی خۆت لە 12مین ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس کاک ڕاست کاک جەلال بۆم دەرفەتە لە ڕێگەی پێشەکی بەناوی خۆی گەورە لە ڕێگەی بەرنامەکەیەوە لە ڕێگەی بەرنامەکەیەوە ئەمە بە دەرفەتە خۆزمەوە بۆ ئەوەی کە پیرۆزبایی خۆمان ڕاستەی بەڕێوەبەر و سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام بکەم بۆی کە پێیان بۆ 12مین ساڵە کە کەناڵەکە کراوەتەوە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پەخش ئەکات و منیش بۆ ماوەی 5 ساڵە لەم کەناڵە خۆشەویستە لە سلێمانی و لە هەڵەبجە پەیامنێرم وە شانازی بەخۆمەوەکەم کە تاکو ئێستاش بەردەوام لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە توانی بێتم لە سەرجەم سێکتەرەکان و لە سەرجەم بوارەکانە خزمەتێکم بە بینەرەکانم کردوێت. چ گرفتێک لە بەردەم کارەکانی جەنابتە بەتایبەت پارێزگایەکی گەورەی وەکو هەڵەبجە بە هەورامان و شارە زور و گوندەکانیەوە تەنها کەناڵی ئاسمانی پەیامنێرێکیەوە بەڵام لەگەڵ کەناڵەکانی دیگەشتا دانەبراویت و توانیوتە هاوشێوەی ئەوان و شانبەشانی ئەوان هەواڵ و چالاکی و وەکۆڵە گرفتەکانی هاوڵاتیان بگەینیتە تەواوی خەڵکی کوردستان و بەرپرسانی حکومی و حیزبی. ئەگەر لە ئاستی کەناڵەکانی تر و پامێرەکانی کەناڵەکانی تر نەبووبین کەمتر نین و بۆ زۆربەی چالاکی و زۆربەی بۆنە تایبەتەکان و زۆربەی ئەو چالاکیانی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە بە تەواوەتی هەیە ئێمە توانیمانە ژماڵی تایبەتمانە بێ و بەدواداچوون و راپۆرتی تایبەتمانە بێت لە بواران هەرچەندە ئەگەرچی کەناڵی ئاسمانی پێم ئیمکانێتی تەواوی لە بەردەست نییە بۆ ئەوی کە بخاتە بەردەستی ئێمەش بۆ ئەوی کە بتوانین بە شێوەیەکی باشتر و جوانتر لە خزمەتی بینەرەکانمان نبین بەڵام بۆ ئەوەندەی کە توانایی کەناڵی ئاسمانی پەیام ئەوەندەی کە ئیمکانێتمانە بێت لە ڕووی دابینکردنی جیازی ڕاگەاندنەوە بابەتانی کە پێویستە بۆ کەناڵێک کەی بێت بۆ پامنێرێک کەی بێت توانیمانە لە تەواوی شوێنەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەشداری ئەو چالاکیانەوە بە دووەداچوونی ئەو کێشە و گرفتانە بکەین کە هاوڵاتیانیانە کەم دەسەڵاتی لە ڕووی بەتایبەتی مادەوە تا چەندە هۆکارە بۆ گەیاندنی پەیامی خەڵکی یاخود گواستنەوەی چالاکیەکان. مادە وەکارێکی سەرەکیە بۆی کە پەیامنێر یاخود ڕۆژنامەنووس بتوانێت ئیشێکی جوانتر و پڕکوالێتی تر بکە بۆی کە زیاتر بتوانێت خۆی پێوە ماندوو بکە هەرچەندە ئێمە درێغیمان نەکردووە لەو بابەتانی کە لە ماوەی 5 ساڵی ڕابردووی خۆمان کردومە بەڵام کە دەبینی یا کارێک بە هاوپیشەکانی تۆ کە دەبینی پامنێرەکانی کەناڵەکانی تر بە شێوەیەکی باشتر بە شێوەی ئیمکانێتێکی باشتریان لە بەردەسای ئەوان دەتوانن ئیش و کارەکانیان بە باشتر بەڕێوەبەرن تۆ کێشە دروستە بێت و کێشە ڕوبەڕوە بێتەوە لە نەبوونی جیاز لە نەبوونی پێداویستی یا توچۆ لە کۆمەڵی ئەم بابەتانە لە نەبوونی تەنانەت کۆمپیوتەرێک کامێرایەکیش
ئەو بابەتانە هەمووی کێشە و گرفتن لە بەردەم ئێمە بەڵام ئەوەی کە بۆ خودی خۆمان بووبێتە کێشە و بووبێتە مشکلە کەمی مادە لە کەناڵی ئاسمانی پەیام هیچ کات ئەوە ڕێگر نەبووە. ئێمە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە لە هەوراز و لە نشێوەکانی کەناڵی ئاسمانی پەیاما خۆشبەختانە کە ئەوە ئێمە ئەوەی کە بۆمان ئەمێنێتەوە ئەو چەند ساڵەیە کە شانازی پێوە بکەین خزمەتمان کردوێ هەم بۆ ئەوەی کە هەم لە دنیا سەربەرزبینم لە قیامەتیشە. زۆر باشە. یەکێک لەو کارمەندە ڕۆحسووکانەی دیجیتال میدیای پەیام کاگڕەوە ئەو دێرە کاگڕەوە سڵاوت لێبێ و پیرۆز بێ ساڵیادی دامەزانی کەناڵی ئاسمانی پەیام. جەنابیشتان وەکو کارمەندێکی بەشی دیجیتال میدیا کە ئێمە ڕۆژانە لەوە چێ زۆرجار سەرخێنە سەرتان کاکە بەرنامەکەمان دابەزێن خەڵک داوای لینکمان لێەکە لەوە چێ زۆر جاریش تووڕە ببین یان کاردانەوەیەکمانە بێت. سەرنجی جەنابتان چییە لە 12مین ساڵیادی کەناڵی ئاسمانی؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، منیش وەکو خۆم پیرۆزبایی 12مین ساڵیادی دامەزراندنی یەکەمین کەناڵیا با بڵێم ڕاگەاندنی یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی لە سەرجەم بینەرانی پەیام و لە سەرجەم بەڕێوەبەر و کارمەندانی پەیامەکەم ئینشاءالله ئەم ساڵ ببێتە ساڵێکی باش بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەرەو پێشچوونی زیاتر بەخۆ ببینێت. وەکو بەشی دیجیتال میدیا کە بەگشتی سۆشیال میدیاکان ئەگرێتەوە ئێمە الحەمدوللا ماوەی ڕابردووە کۆمەڵێک هەنگاوی باشمان ناوە الحەمدوللا توانیمانە بە هاوکاری کۆمەڵێک برای ئازیز و بە هاوکاری سەرجەم کارمەندان بە هاوکاری پەیامنێرەکانیش توانیمانە کۆمەڵێک هەنگاوی باش ببڕین. سپاس بخوا لە با بڵێن ئەو با بڵێن وەزع دارایی و مادیە تەئسیری کردوتە سەر سەرجەم بەشەکان، بەڵام شان بەشانی پیجی با بڵێم پیج و سۆشیال میدیاکانی دەستگاکانی تر ئەگەر باشتر نەبین وەکو ئەوان ڕۆشتووە حتا لە زۆریان باشترە الحەمدوللا. ئێمە بەگشتی زانین بە پارە هەموو شتێکەکرێ بە تایبەت لە بابەتی سۆشیال میدیاکان سپۆنسەرکردن پارەدان بە کۆمپانیاکان. ئێمە لەگەڵەوە کە نەمانتوانێت ئەوە بکەین بەڵام بەدەمەوە هاتنێکی زۆری خەڵک هەبوو بە با بڵێن بۆ پیجەکە کە نامە دێتەوە یان بۆ منە بۆ خۆمان کە پێمان ئەڵێتەوە وەکو فیدباکێک کە بۆمان دێتەوە الحەمدوللا خەڵک بەدەمەوە هاتنێکی باشی هەیە. لەوە ئەزانین کە بۆ نمونە ئێمە بەرنامەی بەخشینمان هەیە کۆمەڵێک بەرنامەی ترمان هەیە لە کەناڵی ئاسمانی پەیام کاتێک ئێمە پۆستی ئەەکەین لە پیجەکە یا لە شوێنێکە لە یوتیوبێکە بەدەمەوە هاتنی خەڵک لە کۆمنتەکانیانە دیارە لە نامەکانیانە دیارە. یانی سپاس بۆخوا باڵێن باش بوو تا ئێستا الحەمدوللا سەرکەوتوو بنیاخوا. دەچینە لای کاک سۆی محەممەد پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لە قەزای سەی سادەق بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێست و ستافەکەشت. کاک سۆی قسە و سەرنجی جەنابتان چێ لە 12مین ساڵیادی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام؟ سەرەتا بەناوی خۆی کە دروستکەری هەموو بوونەوەرەکانە ساڵیادی 12مین دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێ لە تاوی خۆم و هاوکارانمان. من وەکو خۆم سەرەتا کە دەستم پێکرد بە تەمەنێکی کەمەوە بوو بەڵام متمانەی هەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام بەڕێز حاجی فاروق من لێرۆ زۆر سپاس یەکەم کە هاوکارێکی زۆر باشم بووە و هیوادارم لە ڕێگەی پەیامەوە پەیامی هاوڵاتیانمان گەیاندبێ و بەڵێنی بەردەوامی دەدەن پشتیوان بەخوای گەورە. هیوادانی لە داهاتووە ئەو کارانەی کە نەمانتوانیوە لە ڕابردووە کاری لەسەر بکەین لە داهاتووە ومێ دەکەین کاری جوانتر و باشتر بکەین. لە شارە زۆر و پێنجوێن و سێ سادۆ خۆمانە لەبەردەستە گرفتەکانتان چین وڵای متمانەی خەڵک بە پەیام لەوێ چۆنە؟ خەڵکی ئەوەی ئێمە بەردەوامان پێدەبەخشێت متمانەی بینەرانە یعنی پاڵپشتمانە بێگومان بە حکومەوەی ئێمە سنووری شارەزوو و سنوورێکی فراوانە و هیچ شتێکیش لە ژیانە بێ کەم و کورتی نابێت بەڵام کەم و کورتی هەیە بە تایبەتی لە ڕووی مادیەوە بەڵام ئێمە هیوادارم توانی بێتمان هیچ نەبێ لەسانەوەی ئەو گیر و گرفتانەی کە لە سنوورەکەیە توانی بێتمان تەنانەت لە ڕێگەی پەیامەوە زۆر جار کە گیر و گرفت لە سنوورەکە بووە چارەسەرمان کردووە بە خۆشحاڵیەوە. یەکێکی دیکە لە کارمەندەکانمان کامانە سەربازی ون تەمانەوە کاک سوهەیب کاک سامان کاکچیا مامۆستا زەمانە دەرەکەون لە شاشە خەڵ دەیان ناسێ بەڵام حای سالم کە خزمەتێکی کۆنی هەیە یاخود کاک ڕەوا یاخود کاک سەروەر کە ئێستا دەیناسێن ببینرانی یازی زەمانە کەمتر دەرناکەون. کاک سەروەر ئەگەر بکرێ خۆت بناسیێنی؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشەکی پیرۆزبایی ساڵیادی 12مین لە سەرجەم کارمەندان و بەڕێوەبەران و بینەران دەکەم. من سەروەر تەقریبی 3 ساڵە کارمەندی پەیامم بەڕاستی زەحمەتە لە ڕۆژێکی وایە توانی لەناو چەند برا و هاوڕێکی دڵسۆزی ئاوای ئیش بکەیت و چەند کەسێکی ئاو باش بدۆزیتەوە
ڕێز و سڵاوی بۆ هەموو بینەران و هەموو کارمەندانی ئەمە ماڵسا باز بەیانیان ئێمە تۆ زەرەکە زۆر زووترین سەروەر یەکێکە لەو کارمەندانەی کە ڕوویەکی خۆش یەکەم کەس ئەوە بینی ینی تۆرە خۆ خەوت بێ و خەواڵ و بی و بەیانیانیش بێگە یەکێکی گرژ و مۆبایلەوە چێ 100 شەرمان کردە بەس ڕوویەکی خۆشی هەیە و پیاوە ڕەحلە خۆی حەزی لە ئیش و کارەوەیە تەمەن لەگەڵ بیلالە ینی لێرەوە ڕێز و سڵاو کەسی شایستە بۆ شوێنی شایستەیە یاخوا سەرکەوتوبی کاک سەروەر تۆ لە پرزگەی کەناڵی ئاسمانی پەیامە لەوە چێ زۆرجار میوانێکی من دێ هەر لە خۆی خۆیەکا بە ژواچێ بۆ بەشی پێشوازی و پەیوەندیەکان ڕوبەڕووی چی بووی تۆ ینی لەم ماوا شتێکی خۆش یا زۆرجار بینیومە زۆرجار ئافرەتان دێن وازان بەمە بەخشینە تۆ لەوە چ دەیان جاریش بڕۆیان ڕووەکەی تۆ کاکە بەخشین ئەولاترە بچن بۆ وێ ئێرە پەیامە ئەوان هەر باوەڕ ناکەن شتێکی خۆشەگەر لە پرزگای ڕوبەڕوو دوو بێتەوە لە کارمەندەکان تا خەڵکێکی دەرەوەی پێیان وڵی بەڕاستی لە ڕۆژانە ئێمە ئەمە ڕۆژە تووشی ئەوە دەبین خەڵک چونکە بەتایبەتی بەرنامەی بەخشین چونکە لە پەیام و بەخش دەکرێت چەند ڕۆژ دێت یا کابرا مانگانە موچەی هەیە هەموو مانگێک بگرە دووسێ جار دێتەوە ئەڵێ هاتوین بۆ موچەکەمان کرێی بۆ مناڵی هەتیویانێ بە باوکیانێ چەند جا بۆیان ڕوونەکەیتەوە ئەوەی ئەوانش بەتەمەن یا جاری وایە پێڵێ ئەڵێ زۆر دوورە ئەڵم هەر سێ چوار بینای فەرقە ئەڵێ وڵا ناتوانم بڕۆم بگرە تەکسێکە هەوەستێن ئەڵێ بمگوێنە تا ئەویا کە تەکسێکە لە بەدەم پەیام دای بەزانەوە ئەڵێ بمگوێنە تا بەدەم بەخشین ئەو شتانە ئاساییە جا بەتایبەتی بەیانیان زۆربەی کارمەندەکان یەکەم کەس ئێمە دەیان بین جا ئێمە ژوورمان گرژ بێ هەیە خۆی جێوی نییە لە ماڵەوە ناڕەحەتی ژیانی هەیە ئێمە ژوورمان گرژ بێ کابراچێت تااقەتی نەبێتە ژوورە ئاماژت بە قسەیەک کرد وتت دەگمەن ئەمڕۆ لە هەموو شوێنێکا بتوانانی هەندێک خەڵک و هاوڕێی باش بدۆزیتەوە کوانی کە لە پەیامە سێ ساڵە لێری ئەم قسەیە لە چیەوە سەرچاوی گرتووەکە ئیڵی من خۆم پێشتر پێش کەناڵی ئاسمانی پەیام لە ناو چەند کەسێکی سەناعیا ئیشم کردووە وەک بگراوانیش بەڕێز بوون بەس چەند کەس دەبینی بە تایبەتی لە ژیانی ئەمڕۆدا کە وەزعەکە زۆر باش نییە چەند کەسی خراپ دەبین چەند کەسی کە ئاوە بەڕێز نین بە تایبەتی کەم کاوە کەسی باش بدۆزیتەوە جا ئیشان لەگەڵا بکەی بە تایبەتی لێرە چەند وەکو برا هەڵسوودەکەوتەکەین وەکەوە نییە کارمەند بێ ئاین بازێ شوێن هەیە بگرە لە شوێنایتر لە دوای داوامەکە بیبینی سەلامیشت لێ ناکات بگرە لا ئێمە وەکو براگەڵ سوکەوت دەکەین یانی وەکو کەم شوێن هەیە زۆر باشە زۆر سەرکەوتوو بوون هەمووتان چاوتان مانجەکەین دەستی ماندوو بوونتان نەگوشین دەچمە لای مامۆستاباز بەیجاستە مامۆستاباز لەوە چێ بەهۆی ئەو قەیرانە دارایی و نەبوونی کە کەناڵی ئاسمانی پێیان پیاە گوزەرە ینی ئێستا خەڵکێک سەیری شاشەکە وازانێ ئیدر شتێکی زۆر تەواو تۆکمەیە لە 100% لە ڕووی مادەوە لە ڕووی پشتی کامێرەوە ئێمە زۆر مەزبوطین و ئازانە ئیدی هاوشێوەی کەناڵە زەبەلاحەکانی دیکە ئێمەش موچەیەکی زۆر دەرامەتێکی باش ئیمکاناتێکی باش لە بەردەم هەم پێداوی سێمادیەکان لە کامێرە و لە ستۆدیۆ و لە ڕازانەوەی ستۆدیۆ هەتا موچەی کارمەندەکان لەوە چ پێیان وا بێ کەمترین موچەمان 1-2 میلیۆن بێ بەڵام ئەم ڕەوشە ئادارایە وای کردووە کە زۆر جا کارمەندەکانی خۆمان جۆرە قەلەقیەکیان هەبێت لەوەی کە لەوە چه خەڵکێک بڵێ پەیام بەردەوام نابێت تەنانەت من بیرم دێ ئەو کاتێک کە پەیام تازە دامەزرا بوو خەڵکانێک نوقڵانەی ئەویان لێدا کە پەیام 1-2 مانگێ بەردەوام بێ ئیدی کۆمەڵ ناتوانێت بەردەوامی پێ بدە داهاتووی کەناڵی ئاسمانی پەیام جەنابتەوەکو ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردنی کەناڵەکە وەکو یەکێک لە ستافی کەناڵەکە چۆن هەڵە سەنگێنن ئایا کارمەندی ئەمە پێویستە ڕاڕا و قەلەق و دوودڵ بێ لەوەی کە پێی وابێ مانگێک ساڵێکی دیکە پەیام داخرێ بڵێ کەک ڕێزوەڵا من نەمەوێت لەسەر و تەوەرەیەک دوو خاڵ بڵێم خەڵ یەکەمیان زمانسا ببوورە زۆر بە کورتیە گەر زۆر باش کە هەندێک هاوڕێتن خاڵی یەکەمیان لەوەی ئێمە توانایەکی مادی باشمان لە بەردەسان نەبووە بەڵام کۆمەڵی خەڵکی یا کارمەندی ڕۆژنامەنووسی توانایەکی مرۆیی باش ینی بە توانایی زۆر باش و دڵسۆزمان هەبووە ینی وەکەوەی کە پارەمان نەبووە سەرمایەکی کارمەند و مادی مرۆیی زۆر باشمان هەبووە نی ئێمە سوپاسیانەکەین ئەمانە نمونەی ئەو بەڕێزانن کۆمەڵێکی زۆر زیاتریشیان ئێستا لە پشت ئامێرەکانەوە یشەکەن یان لێرە نین یان نەیانتوانیوە مەسەرن هەر لە ستافەوە بیگرە کۆمەڵێک کەسی پسپۆڕی زۆر باشی دڵسۆز و بە توانایی کاری ڕۆژنامەنووسیمان هەن لەسەر ستافی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ کارەکەن کۆمەڵێکمان هەن دەریانەرن کۆمەڵێکمان هەن کامێرەمانن کۆمەڵێکمان هەن لە ئایتین لە هەموو بەشت جیاوازەکان لە تەکنیکن یعنی من ناتوانم ناویان بێنم بەداوای لێبرنەوە بەڵام زۆر دڵسۆزن زۆر بەوەفان ئەوە جێگی هەموو زەروەت و سامانێکی مادی بەڕاستی بۆ ئێمە گرتوتەوە ئەوە یەک دوو هەم ئێمە زۆر شانازی بەواکەین کە لە بەگەرخستنی توانەکانی کارمەندان و مەسەلەن هێنانی دەستگا بە زەبری پارە
پارە و قوتی خەڵکی کوردستانمان بەکار نەهێناوە، قوتی خەڵکمان نەبڕیوە، قوتی مناڵانی ئەنفالکراومان نەبڕیوە، قوتی خەڵکی هەڵەبجەی کیمیابارانمان نەهێناوە، مەسەن خەڵکی بەشمێنەتی کوردستانمان برسی نەکردووە پارەکەی بدەین بە ڕۆژنامە نووسان و خەڵک و تەکنۆلۆژیا و بیهێنین وەکو منەت بە خەڵکی کوردستانی بفرۆشینەوە. ئێمە کەناڵێکی خزمەت گوزاری بووین، پارەی گیرفانی خۆمانمان بەکارهێناوە، پارەی خەڵکانێکمان بەکارهێناوە کە بۆ خۆیان ئیشەکەن لە دەم و دەستگا جیاوازەکان و پارەکەیانە دەن بە حیزب و حیزبی شەیدا بە ئێمە پردیش بۆ نەیەشتنی جیاوازی چیناتی نێوان دەوڵەمەند و هەژارەکان لەڕێی بەخشین و دەستگای بێگومان، یعنی ئێمە هەم خەڵک دامی کردوین بۆ بەڕێوەبردنی کەناڵەکە، ئەم خەڵک دامی کردوین بۆی سپۆنسەری کۆمەڵێک خێر و خێرات بکەین و کۆمەڵێک چاسازی و بەخشینی ئەو بابەتانە بکەین و ئێمە خاڵی مەسەلەن سێهەمەوەیە کە ئێمە بەردەوامە بین پشتیوان بەخوا ئەوەی کە کردومانە زیاتر یەکەن وەکو لە سەرەتا وتم ئێمە گەیشتونەتە تەمەنی لاوی چاوەڕێی هێز و بازووی زیاتر و توانای زیاتر و بەخشینی زیاترمان لێ بکەن پشتیوان بخوا لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیا چاوەڕێی گۆڕانکاری گەورەکەی. زۆر سپاستانەکەین، زۆر بەخێر بێن، خۆشحاڵ بووین، دووبارە پیرۆز بێ 12مین ساڵیادی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام بەداوای لێبوردنەوە نەمانتوانی زیاتر لە خزمەتەوە دابین لەبەرەوەی کە بەشێکی تر لە ستاف و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام ساڵ و 9 ساڵ کە لێرە بن هەر بەدڵنیایەوە کاتی زیاترتان دەوێت بۆ قسەکردن، بەڵام گەریزنمان من باوەجودی دیکە لە هاوڕێکان بێن. زۆر سپاسەکان چیاگەن دەزانم زۆر هیلاکە مەترسی کوشتنت لەسەر بووە سپاسەکەی سەرکەوتوبی زۆر بەخێر بێن. سپاس سەرچاوان سپاس دوایی بەخێراتن. تاوان پێم وایە ستافی هەولێر بە تایبەتی دەبێت میوانداریان بکەین لەگەڵ لە کارمەندەکانی دیکەیە. پێشوازی لە ستافێکی تر و کارمەندانێکی تری کەناڵی ئاسمانی پەیام مامۆستا کاروان عەبدوڵڵا زۆر بەخێر بێی، ئەنجومەنی بەڕێوەبردننی پەیام مامۆستا سالار ئیبراهیم پیرۆستان بێت. بەخێر کاکۆ ساڵان بەخێر کاکۆ ساڵان پیرۆست بێت. زۆر بەخێرمون چونکە دەرفەتکەمە تەبان داوا لە هاوکارانم دەکەم بۆی کە چەند خولەکێک گەر دەرفەت هەبێ ڕاوسەرنج و پیرۆزبایی هاوڵاتیانی ژوەرگرین بینەرانی عزیز بە ئەو ژمارە تەلەفۆنانی کە تایبەتن بە پەیوەندی تەلەفۆنی بینەران لەسەر شاشە دەربکەون چاو کاتی کە چەند خولەکێک لەگەڵەمان دەبین دواتر دێنەوە لای پەیوەندی هاوڵاتیان و دوجاریش دەرفەت هەبێ بۆی کە میوانداری ستافی هەولێر بکەین. زۆر باشە، دووبارە بەخێر بێن. مامۆستا کاروان جەناب تامەکو ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی کەناڵی ئاسمانی ئەنجومەنی بەڕێوەبردننی بەڵێ من بەرپرسی پەیوەندیەکانی تۆڕی میدیای کۆمەڵ. زۆر بەخێر بێ. سەرنجی جەنابتان دوێنێ لە پانێڵەکەشدا کە کۆمەڵی قسەی جوانتان کرد لەبارەی ڕەوشی میدیا و میدیای ئیسلامی و قسەکردن یاتی خستنە سەر کار و چالاکیەکانی کەناڵی ئاسمانی پەیام. سەرەتا پیرۆزبایی لە خۆم و لە هەموو کارمەندە بەڕێزەکانەکەم دەستخۆشیش لێەوەکەم کەم ڕۆم بەرنامەیەتان تەرخان کرد بۆ ئەم بۆنەی 12 ساڵەی کەناڵی ئاسمانی پەیام. کەناڵی ئاسمانی پەیام وەکو چۆن شانازی یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی وەرگرتووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، هەروەش شانازیەوەی وەرگرتووە لە ناو کۆمەڵی ئیسلامیە کە بنەمایەکە بۆ دامەزرانی تۆڕێکی میدیایی بەرفراوان کە ئێستا خاوەنی دوو کەناڵی ئاسمانیە، خاوەنی دوو کەناڵی ناوخۆییە، خاوەنی دیجیتال میدیا و ڕادیۆ و کۆمەڵێک ئەکاونت و پێیچی تۆڕ کۆمەڵایەتیەکانە و ئەمە گەشەکردنی کەناڵی ئاسمانی پەیام بوو و جێگەی شانازیە و پێم وایە هەتاوەکو تۆڕی میدیای کۆمەڵیش ئیش لە بواری میدیایە بکات شانازی بۆ کات وە گەشەی زیاتریش بە کەناڵی ئاسمانی پەیامەدات. دانیشێ دەویست کاک عادل، کاک عادل فەرموو. کادل سەربازی گونە یادیشت پیرۆز بێت. بەخێرێ نا ئێستا سەربازی نییە، سەربازی ون بۆ خۆی دەرخست. ئێستا ڕازی تەمەنی لەلایە. بەخێر بێ کاک عادل. بەخێر زۆر سپاس. لە ئەوەڵەوە پێم وت ڕازی تەمەن پیر دەکات، چونکە تۆ ڕازی تەمەنێک کە خەڵکانێکی پیر کردو تۆی خوێنی تۆ باسیەکەی دوایی وردەوردە پیر دەکات. بەخێر بێ کاک عادل. دیارە کەناڵی ئاسمانی پەیام وەکو ڕۆڵ لەناو کۆمەڵگەی کوردەواریە پێگەیەکی دیاری هەیە، ینی کۆمەڵگای کوردەواری وەکو فەرهەنگ بە جۆرێکتر بە دنیا ناسان کاڵم بە جۆرێکتریانی بە جیاوازتر لە کەناڵەکانی تر وەک خۆی بە ڕەسەنایەتی ناسان دیۆ بە دەرەوە، یانی ئەو پێناسەیەکە لە کەناڵێکی ترەوە بکرایە بۆ کورد
لە کەناڵی ئاسمانی پێیامەوە جۆرێک لە حقیقەتی دەرخست یانی ئەگەر کەسێک بێوێ وەک ئەرکێکی بنکۆڵکاری بە شوێن پێناسێر فەرهەنگی کوردی و ڕاستی کووردا بگەڕێ لە ئێستاە لە وەسعەت و بارودۆخی ئێستای ئەتوانێت کەناڵی پێیام یەکێک بێت لەسەر چاوە گرنگەکانی کە ئەو ڕاستیانەکان بەدەر لەو پیشە و پلەی کە جەنابەت وەکو بەرپرسی بەشی پەیوەندیەکانی کەناڵی ئاسمانی پێیام هەتە وەکو مامۆستایەکی ڕاگەیاندن مامۆستایەکی زانکۆ بەشی ڕاگەیاندن تێڕوانین و سەرنجی مامۆستایانی ڕاگەیاندن یام خوێندکارانی بەشی ڕاگەیان لەسەر کەناڵی ئاسمانی پێیام چێ مەبەستمەوەیە ئایا ئەم قسانەی کە ئێمە یکەین تەنها مەبەستمان وەکو لە وەسفی خۆمانە و کەزەڵێ کەس بە دوی خۆی ناڵێتە شەیان ئەوانەی کە لە ئاستی ڕاگەیان نەکە کەناڵی ئاسمانی پێیام یەکێک بۆ لەو کەناڵانی هاوشانی کەناڵە زۆر پێشکەوتوەکان توانیوێتی لەسەر پێگەی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی جێپەنجەی خۆی دیار بێ و کاریگەری دروست بکە خۆی لە ڕاستیە لە ناوەندە ئەکادیمیەکانە زیاتر تەرکیز ناخرێتە سەر کەناڵێک کاتێکانە ڕۆژی میدیا یا کاریگەری میدیا باس بکەن و توێرە تاسەکان باس بکەن تەرکیز لەسەر ئەو فەزا میدیایەکرێکە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئەوەش بەدەر نییە لەوەی کە لێکۆڵنەوەی زانستی خوێندکارانی ڕاگەیاندن یان بوارەکانی تر کاتێکە یانەوێ کاریگەری میدیا بدۆزنەوە یان لە جۆرێک لە جۆرەکانە یانەوێ کار لەسەر میدیا بکەن نموزەجێک لە کەناڵەکان وەرەگرن و ناتوان لەسەر هەمووی بیکەن لە نێو ئەمانەیە کەناڵی پێیان بووەتە نموزەجی چەندین لێکۆڵنەوە باسی زانستی خوێندکاران بۆ دەرچوونیان و ئەرکێکیش بووە و وانەیەکی سەرەکیش بۆ لە دەرچوونا و توانیویانەکەم کۆمەڵێک حاڵەتی نێو کەناڵی پێیان بەراورد بکەن بە شوێنەکانی تریان کاریگەری پێیام دیاری بکەن ئەمانە لێکۆڵنەوەکان کەم نین زۆرن ئەوەی کە پەیامیان بە نمونە هەڵبژاردووە و گشتاندنیان کردووە دواتر لەسەر ئاستی میدیای کوردی بەگشتی دیارە من بۆ خۆم ئەکرێ بڵم شارەزای چەند لێکۆڵنەوەیەکم و لە نزیکەوە ئاگام لێیان بوو کە لەسەر کەناڵی پێیام کردویانە و من زانیارە گشتەکانی کەناڵی پێیام و دواتر نەتیجەکەشمان بینیوەوە و کاریشی لەسەر کراوە لە کەناڵی پەیامە یەکێ لەوانەی کە زۆر دڵخۆشە کەناڵی پەیام پێی ئەوەیە کە ئەو ئەساسی هەڵی بژاردووە ڕاستی پێش سەبقە لە میدیایە لە توێژینەوەکانە ڕەنگی داوەتەوە ئەوەی کە فەرهەنگی کوردەواری لا گرنگە و بنەمایەکەیشی لەسەر بکە لە توێژنەکانە ڕەنگی داوەتەوە بووەتە نەتیجەیەکە کەناڵی پەیام ئەمەی کردو بەڵام چەند پێشنیار و تێبینیش لە توێژنەکانە تەرەحکراوە بۆ کەناڵی پێیام زۆر باشە مامۆستا دەچین لای چەند پەیوەندیەکی هاوڵاتیان کە دیارە بەڕێزێک کاکۆگر لە هەولێرەوە لەگەڵمانایە کاکۆگر سڵاوی خوا لێبێت لای ئێمەوە 12مین ساڵیادی کردنەوەی پەخشی کەناڵی ئاسمانی پەیامت لێ پیرۆز بێت عليكم السلام كاكوغر فرموا لبنان صالياتي كمر أسماني كلام في الإرضاعي لبش كارمدان بسمو في الإرضاعيش لبناران بسم زور سپاس في الإرضاعيش لما مستا حلباتي بسم سپاس بناوي ويشو هذا التجنياري شنمية بله هل بتشتي نعرفها شان ندري اللي رابطة كان لو أنا فاهم ديران أنا بس نعرف إنه أصلاً مش ندري بس ئەگەر زۆر بە وازحی کاگۆگر کەمێ دەنگت بەرز بکەیتەوە شوێنەکەشت خراپە دیارە ئەگەر سەرنجەکە دووبارە بکەیتەوە سپاس دەکەین ئەگەر سەرنجەکە دووبارە بکەیتەوە کاگۆگر سپاس دەکەین هەندێک توشتی ناڕێکە وەکو لە ڕاپۆرتەکان ئەو کامێران دێکان نیشان نەدرێ لەو کەناڵە ئەو کەناڵە کەناڵێکی ئیسلامیە و ئەوە بۆ کۆمەڵیش خراپە چی پیشان نەدرێ لە ڕاپۆرتەکانە کاک خراپەکەدینی ئیسلامە زۆر باشە کاگۆگر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بە دڵنیاییەوە سەرنجەکەت بە بایەخ وەردەگیرێت سپاس بۆ پێشنیارەکەت کاک هەریر لە کەلارەوە کاک ئەریت سڵاوی خوارد لێبێت 12مین ساڵیادی کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام لێ پیرۆز بێ ببوورە دیارە خاتووەریت ئەریت خۆشی بە ناوکەتان لێ دەکەم زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بن لە ساڵیادی درامەدانین کە هەر شتان پیرۆز بێت زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێت لە تەواوی بینەرانی عەزیزیش پیرۆز بێت هەر سەرنج و ڕەخنۆ تێبینیەکت هەیە خاتوون فەرموو وەڵاهی هیچ ڕەخنۆ پێشنیارێکم هەیە هیوادارم سەرکەوتوو بن بەڕاستی کەناڵێکی زۆر پێشکەوتووە زۆر سپاس وای گەورە بەردەوامتان کات زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت
ساو کاتێککە دەچینەوە لای پەیوەندی یاخود بڕگەکانی دیکە مامۆستاکەوان ببوورە دەمێ بچمە چکە دەرفەتی کەم ماوە و دەچینە لای سەلارێکێک لە بێژەر و لە ڕابردوشدا پێشکەشکارەکانی کەناڵی ئاسمانی پەیام بوت کە دەمێکە خزمەتی لە پەیاما هەیە تەمانە گەریە سەر شیفی مامۆستا سەلار هەر بدەینەوە مناڵێکی وانە مناڵێک بۆ کاتێکە لە پەیام دەرکەوت ئێستا زۆر گۆڕاوە مامۆستا سەلارەگە بکرێ زیاتر خۆت بناسیێنیت و خزمەتەکانت لە پەیام چی وای کردووە کە لە پەیام بەردەوام بیت چونکە ئەمڕۆکە ئەوانەی کە دەرەکەون لەسەر شاشەکان کەمتر لە کەناڵێکا دەمێننەوە دەستان خۆش بێ کاکجەلال کاکریاز پیرۆزبایی لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە بەڕێوەبەر لە گشتکارمەندانی کەناڵەکەکەم هەڵبەتە وەکو ناساندن من و مامۆستاکەیوان پێشتر مامۆستاکەیوان سەرنووسەری ڕۆژنامەی وەرچەخان بوو دەستپێکی کاری ڕۆژنامە نووسیم لەوێەوە دەستی پێکرد هەر پێکەوە کارمان کرد ئێستا شار پێکەوەی ئەم شەوی شەر لە بەرنامەکە پێکەوەی لە ڕۆژنامەوە دەستم پێکرد دواتر هەموو لایەکمان وەکو میدیاکاری ناو کۆمەڵی ئیسلامی خەون و خولیامانەوە بوو کەناڵێکی فەزای بکەینەوە لەگەڵ دەستپێکی کەناڵەکەیە کە کرایەوە یەکێک لەو پێشنیازانەی کە مامۆستا عومەر بەڕێوەبەری بەرنامەکان بوو پێشنیازی بۆ کردم کە بچمە لای ئەو کاتە لە ڕۆژنامە بووین ئیترەوە بوو بەرنامەیەکم وەرکرد لەو کاتەیە ناوی بەرنامەکە ناوی گۆڕام کاک عادل گرافیکی یەکەم مۆنتێری بوو یەکەم مۆنتێری کاک عادلیش بوو لەوە دەستم پێکرد دواتر هەر بەردەوام بوو فاسیلەیەک وا بوو لە ڕادیۆی کۆمەڵیشەوە بەردەوام وا بوو ئەو جێبەجێکاری بەرنامەکەم بوو ئیتر دوای ئەوە قۆناغی لە قۆناغەکان لە شاشە دوور کەوتمەوە بۆی چەند هۆکارێکەوە دواتر چوومە کارگێڕی و دارایی کەناڵەکە 4 ساڵێک لەوێ بەڵام ئەوەنە نەبوو دوایی وەکو بێژەر دەرکەوتمەوە سەرکەوتوو بیشتین لای کاکۆ ساڵان لەبەرەی دەرفەت کەمە داوای لێبوورنەکەم کاکۆ ساڵان زۆر سپاس و 12 ساڵیاتی لە جەنابەت پیرۆز بێت ئەگەر بکرێ ئەزمموی کاری ڕاگەیاندنی خۆت خزمەتەکانی خۆت لە کایەکانی ڕاگەیاندنی میدیاکانی کۆمەڵی ئیسلامی لە قۆناغە جیاوازەکان کە دڵنیایی و میدیای کۆمەڵی ئیسلامی ژەمیشە لە خزمەتی خەڵکا بۆ بەبێ جیاوازە سپاس کاکجەلال بسم الله من پیرۆزبایی 12 ساڵیات کەناڵ ئاسمانی پەیامی کارمەندا و بەڕێوەبەر و تەمام وینەرە بە شەویستە کاکەر و چەند ساڵەیە فرەن بەردەوام من مجا خزمەتکردەی ئیعلام کۆمەڵی و ڕادیۆ کۆمەڵینە پسە جێبەجێکارێ و پسە ئامادەکارێ بەرنامەی 2004 دەستمان پە نەکردن هەورامی بوورە کاکۆساڵان بە هەورامی جێبەجێکارە بێتە چی جێبەجێکار کوردی بوو وانە جێبەجێکار بە هەورامی بێتە چی بەڕێوەبەردەی بەرنامەکەی بەڕێوەبەردی ژەر 2000 شەر کوردیە سۆرانی هەرمان کردە جە بەرنامەکەی بە قسەمەکەی بیکەرەوە بە سۆرانی و ئەو شەڕە برۆ ڕاو بەرنامەکەی سپاس ئیتر کە تا ساڵە و 2010 کەناڵی پەیامی مەرزیارێ ئامانی پێی ئەنی مامۆستا عومەر گۆمپی تەرەفنیش پێکردی ماچۆ تایی بەیچێگەش شەفتێ داوام کردی من هەر ڕادیۆ کۆمەڵی نەبڕیانی تا ساڵ 2010 وانیشە واتم بەڵێ تاوی ترامانی بەش و تۆمارکردەی بەرنامە و هەواڵینە دەستم پەنەکرد تا ئامانێرە ئەرشیف و تەنسێق و سەینانی بەشۆ ڕێکلامینە دۆخی ڕیکلام یەکێکە لە تەواو مامۆستاکەوانیش باش دەزانێت لە ڕیکلام هەمیشە کاریگەری هەیە بەسەر دۆخی دارایی کەناڵەکان ئەو حەساڕی کە لەسەر کەناڵی ئاسمانی پەیامدا هەیە بە تایبەتی دەبێت بینەرەوە بزانێت کە ڕەنگە زۆر جار پرسیارمان لەسەر ڕیکلام لێ دەکرێت سەرچاوی دارایی هەندێک لە کەناڵەکان ڕیکلامە بەشێکی زۆری هیچ نەبێت بۆچی پەیام و حەساڕی لەسەر ڕیکلام هەیە و ئایا کۆمپانیەکان جیاوازیەکەن لە پێدانی ڕیکلام بە کەناڵەکان ئایا جیاوازیەکە تەنها کەمی بینەرە یاخۆت ڕەنگە سیاسەتی سیاسەتی حزبەکانیش کاریگەری هەیە لەسەر پێدانی ڕیکلام خۆ ئەمایان بە کوردی باسەکەم باوەڵێ ئەو خەڵکەش تێ بکە زۆر باش ئەویان بۆ کە بۆ خەڵک تێنەگە بەڵێ بەس بە کورتی چکەی دەرفەت مامۆستا جەلال بەڵێ کاریگەری هەیە من چەندان کۆمپانیا چوم مەتەلایەن بۆەوەی کە ڕیکلام بدەمە کەناڵی ئاسمانی پەیام بە سەراحەت نەیوێراوە بیا چکە دەستی لەگەڵ مەسئولێک لەگەڵ حیزبێکی
زلهێزی دەسەڵات دەستیان هەیە و ئەوان پشتیان هەیە لە ناتوانانی دێن بە کەناڵی ئاسمانی پێیان ڕاستە خۆ چوومەتە بەردەمی کۆمپانیا بەڕێوبەرەکە و توێتی کاکە بە شوێنمانە مەگەڕێ زۆر باش نادەینێ ڕکلام نامێن لەبەرەوەی لە دەسەڵاتی ئەو لاین و حەسارمان لەسەرە ناتوانین دەچمە لای کاک عادل عەزیزە هەم دەرهێنەرێک هەم دەرهێنەر و هەر ئێستاش پێشکەشکاری یەکێک لە بەرنامە زیند و سەرکەوتەکانی کەناڵی ئاسمانی پێیان بە ناوی بەرنامەی ڕازی تەمەن تەمەن پێشتر دەرهێنەرێک بوو لەوە چێ ماندوو بووبی لەگەڵ ئێمە پێمان خۆشە ئەزمموی خۆت لە ناوکاری ڕاگەیاندن و پەیامی بەڕێز و سەرنجت لەسەر 12مین ساڵیادی کەناڵی ئاسمانی پێیان زۆر سپاس کاکڕاس بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەزمموی کاری من لە ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامیە بە تایبەت ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 2023 ینی 2023 بۆ 2004 دوایەوەی کە کۆمەڵی ئیسلامی موشکباران کرا بڵێن بارگەکانی گوازرانەوە لە خوورماڵەوە بۆ دارەشمانە و هەڵەبجە دواتر لە نزیک ساڵی 2004 بووە بزانام لە هەڵەبجە ئەمە تەلەڤیزیۆنی کۆمەڵمان سەر لە نێدانەوە ماوەیەک بێژەر بووم بەڵام سەرەتا بڵێن بە کۆنتترۆڵ و وێنەگر و مۆنتاژ تەبەن مۆنتاژی و کاتەمان وەکو ئێستا نەبوو پێشکەوتو نەبوو بە ڤیددیۆ و میکسەروشتی و ئاگرا سەرەتای دەستپێکردنی کاری من ئەنی لە 2023 بۆ 4 دەستی پێکرد لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ دواتر ئەم ئەزمونە بڵێن هەر بەردەوام بوو درێژەی کێشا تەبەن بە پشتیوانی و هاوکاری بەردەوامی بەڕێز کاک حاجی فارۆق کە ئێسش بە قەنەعەتی بۆ پەڕی قەنەعەتەوە هێڵێم کە ئەگەر کەناڵی ئاسمانی پەیام لە سەدا 100 کە ئیشەکات لە سەدا 90 بەرهەم و توانای کە حاجی فارۆق خۆیەتی کە بەڕۆحێتی لەگەڵ کارمەندایی شکات کە ناتوانانی تۆ ئەگەر پارەش و پێنەیە ئەو ئیحترامی کە لێتەگرێ ئەو ڕێز و ئیحترام و قەدرزانینەی کە بۆتە نوێنێ بڕوا بکە منە مجارێت ینی خۆم مەڵێم کە ئەم ڕێز و احترامی ئەو لە زۆر پارە و مکاتە و وەزعی مادی شوێنانی تر باشترە کە لەوە کێشایەتیشمانە بێ پێشنیاری گەورەشمان بۆ کرابێ و نەڕۆشت بین. بە کورتی ساڵی 2023 ئێمە دەستمان بەیشی ئەلامی کرد تا ئەمڕۆ هاتووە کە کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ ساڵیادێتی بە بڕای خۆش بۆ کاتێک کە کەناڵی ئاسمانی پەیام دامەزرا ینی کەناڵی ئاسمانی پەیام دوو داهێنانی زۆر گەورەی کرد. یەکەمیان پێشەوەی کە پەیام لەدایک بێ کەسێک لە کەناڵێکی ئەم حیزبانەوە کە دەسەڵاتدار بوون کەناڵە نەبوو دەرکەوتای و معارەزایان بووە لەوە چێ وەکو مفاجەیەک بووە ینی کەسێک دەرناکە و کە دژی خۆیان قسە بکە بەڕاستی بەڵام کەناڵی ئاسمانی پەیام توانی یەکەم بڵێن منبەرێک بێ بۆ خەڵک هەموو چین و توێژێک دووەمینیشی وانەیەکی بە ئەوانیشدا کە فێری کردن ئەو کەسەش کە دژی تۆیە مەرج نییە تۆ هەر دژایەتی بکەی ئەتوانی بگەنی لە کەناڵەکەی خۆتۆ بە ئازادانە ڕێ بۆچوونی خۆی بڵێت ئەو بە بۆچوونی من گەورەترین داهێنان بوو کە کەناڵی ئاسمانی پەیام کردی لەسەر بەرنامەی پێشکەشکاری شت وەکو پێشکەشکاری ڕازی تەمەن زۆر سپاس دەکەم کاکڕاستەوان من بۆ خۆتان نەزان ینی بە دەرێنەر زیاتر ناسراوم بەڵام بەرنامەی ڕازی تەمەنیش من زۆر ینی لە مێشکما بۆ ئەو کەسانەی کە لە ڕابردوو خزمەتیان کردووە بە کۆمەڵگا بۆ منە بە زۆرە لە جۆرەکان یا کەسانێکی دەست ڕەنگین بوون یا هونەرمەندێک بووە یا مامۆستایەکی عینی بووە یا شاعیرێک بووە ینی پێم وابوو ئەم کەسانە یا هەر وەرزشکار یار ئەو دەروون ناز بۆن منە ئەم جارێکە لەگەڵ بەڕێز دکتۆر کەریم خرستانی بوو پێم وابوو ئەمانە هیچ پێویست ناکات تۆ ینی ئینشاڵڵا تەمەنیان درێژ بێ دوایەوەی کە وەفاتەکەن تۆ بچی قەدرزانین بۆ تەمەنیان بکەی ئەسڵ ئەمانە با لە زاری خۆیانەوە بێ بۆن منە خۆیان بدوێنی باسی ڕابردووی خۆیان بکەن ئەزمموی ژیانیان چۆن بووە زۆر باشە. ماوەسا کاروان لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەمان زۆر کەیماوە دەچینەوە لای ماوەسا کاروان بزانین ئەگە مایکەکە ماوەسا کاروان ئاستی جەناب تاوەکو مامۆسایەکی ڕاگەیاندن ئەمیشە کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێوەبەر و ستاف شانازی بە توانای مرۆیی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەوەکەن توانای مرۆیی لە ڕاگەیاندنە چ گرنگیەکی هەیە ئایا ئەم توانە مرۆیە ئەتوانی بڵێن لە 100% گرنتی سەرکەوتنی کارمان پێدا لە مێدیایە لە ڕاستیە ئێستا پێشکەوتنی تەکنەلۆژی وای کردووە کە هەندێک تەکنەلۆژیا توانای مرۆیی کەم کردوێتەوە لە کەناڵەکانە بەڵام گۆڕانکاری کاری میدیایی دیسان خەریکە توانای مرۆیی ڕۆڵی تیابینێتەوە وەک لەوەی کە تەکنەلۆژیا بۆیە من قەنەعەتم وای ئێستا ئەو دامەزراوە میدیانی کە بەشی بەرهەمهێنانیان گرنگە بەهێزە
توانای مرۆیی باش و فکرە و بیر و دیدی باشی تایە زۆر سەرکەوتوترن لەوەی کە کۆمەڵێک لایەنی تری تەکنەلۆژی و ئەمانەیان بەهێزتر بێت چونکە ئەوەی کە ئەکرێ بیری ئینسانەکانە توانای ئینسانەکانەوە تەکنۆلۆژیا لە خزمەتی ئیجراکردن و جێبەجێکردنی ئەو توانایە لەبەرەوەی لە هیچیان ناتوانین بڵێ توانای مرۆیی ڕۆڵی سەرەکی نابینێەوە ڕۆڵی نییە بەڵکو هیچ کات تەکنەلۆژیا شوێنی و توانایە ناگرێتەوە چونکە دوجار ئەویش توانایەک تری لە پشتە زۆر باشە زۆر سپاس بۆ ئێوە یازیز و خۆشەویست مامۆستاکێوان گوتان دووبارە لێتان پیرۆز بێت چکە وەجبەیەکی دیکەش دەرفەتی زۆر کەماوە زۆر بەخێر بێن کە ئەمانە هەمیشە برایانی هەولێر وەکو برایان بێنازەکان سیر دەکرێن نەک لە لای ئێمە بەڵکو هەمیشە سپاس پیرۆستان بێت لێوەش پیرۆز بێت پێشوازی لە ستافی کەناڵی ئاسمانی پەیام نووسینگەی هەولێر دەکەین کاگولیت زۆر بەخێر بێن سەرچاوان کاگەنجان بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن یاخوا زۆر بەخێر بێن لە هەولێری پایتەختەوە ئێوە سەربازە ماندوونە ناسوونەکانی نووسینگەی هەولێری کەناڵی ئاسمانی پەیامن زۆر بەخێر بێن چاودڵمان ڕوون یاخوا بەخێر بێن سەرچاوان پیرۆزبایی 12 ساڵیادی کردنەوە و دامەزانی کەناڵی ئاسمانی پەیامیشتان لێ یەکەین بەتەما بووین ستافی یەکەم میوانداری ئەوە بکەین درەنگ هاتن بۆیە زۆر بە خێرایی کاتمان کەمە هەندێک کاتیشتان بۆ وەرەگرین لە دەرهێنەر لەوەی کە زیاتر لە خزمەتان نابین هەر لە کاگولیەوە دەست پێ بکەین بەس خۆ ناساندن پێشەوەی کە بچینە لای قسە و گفتوگۆ بەس تەنها خۆ ناساندن زۆر باشە نام وەلی سەلیم ساڵڕە با موال دەکەینەر وانی باش نییە یشوکەی نەماوەدی لە دایکبووی شاری هەولێرم باشە مدەی 7 ساڵە لە کەناڵی ئاسمانی پێم کار دەکەم وەکو پەیامنێری سیاسی دە شاری هەولێر بەردەوامشم لە کارکردن سپاس من عیمرانە میرم هەر دانیشتوونا بەڵام ئێستا کە بەهۆی خوێندن و کار و پیشەوە هە لە هەولێر دانیشتمێنایی دەوروبەری هەولێرم ئەسلیش خەڵکی دای بادینانم دەوروبەری هەولێر شوێنەکەم زۆر واستەکەم لە داهاتووشە بۆی زەواج هەر بە چەقی هەولێر ئاچی ئینشاڵڵا جا بوونم نەبە چەقی سلێمانی بۆ کچێک نادەنێ لێرە زۆر باشە من تقریبن لە 2014 لە پەیامم سەرەتا بە وێنەگری دەستم پێ کرد دواتر مۆنتێر و بەم دوایانەش بەرنامەی پەیامی تۆ مرگرد لە شاری هەولێر پێشکەشی دەکەین و ئێستا هەم کاری پەیامنێری و کاری پێشکەشکاری بەرنامەی پەیامی تۆ دەکەین ناوم زریان سدیقە دایکبووی ساڵی 1994م و لە ناحیکە لە نیشتەجێم با بڵێن هەر لەگەڵ کاک عیمران دەستمان بەکار کرد 2014 بەڵام بە جیاوازی کارم کە دەستت پێ کرد پەیامنێری بووی بەڵێ ئێستا واز لە پەیامنێری هێنا و کارمەندێکی لەناو نووسینگەی پەیامە بۆچی پێم خۆش بوو لەو سەربازە و نانە تێوەگەم ئێستا منیش دەستمە پشتی کامێرا سەربازی ونم ئەو ماوەی حەزم لێ وەکو ئەوانش دەربکەمیشە ئەوانەی کە لە پشتی کامێرەون لەوەچە تموحێکیانە بێ حەز و خلیایەکیانە بێ بۆ دەرکەوتن و زیاتر دەرکەوتنیان لەسەر شاشە تۆ بۆچی بە پێچەوانەوە ئەم هاوکێشەیە حەل کرد شتێکم ماتە بەردەست ینی نەکرا لەو ماوەیە کە ماوەیەک ماوەی چەمانجێک دابڕام سومە پشتی کامێرا بەڵام ئینشاڵڵا ئەگەر تەمەن باقی بێدەینەوە ئینشاڵڵا دەستخۆش کاک جەلال سەرەتا کەس نزیکەیتەوە دەستخۆش کاک جەلال سەرەتا بەناوی خوا دەستخۆشتان دی دەکەم منیش ناوم عەبدوڵڵا قەهارەت نزیکەی 5 ساڵە لە پەیام وێنەگرم و بەڕاستی سەربەزم لەگەڵ ئەو برایانە ڕۆژانە کار دەکەم و خۆشحاڵم ڕاستی دەستان خۆش بێ خۆشحاڵم من ناوم تەڵیب خۆشەیە لە دایکبووی 1998 لە شاری هەولێر دەژیم نزیکەی 4 ساڵە لە کەناڵی پەیام کار دەکەم هەم بە وێنەگر هەم بە مۆنتێری زۆر خۆشحاڵم بەڵێ خۆشحاڵ بووم جارشتر لایەوەم و من حوسێن محەممەد پەیامنێری وەرشی و هەمان کاتە مۆنتێری بابەتەکانی خۆشم بۆ 8 ساڵە لە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوامم لە دایکبووی چاردەی 1994 لە شاری هەولێر بە دەقیقی دێڵێ بەڕۆ کاک جەلال لەبەرەوەی ڕۆژەکە تۆزەک تایبەتە ڕۆژی خۆشەویستی دەستان خۆش بی خەبار ناکەم لێرەوەی لێ بکڕێن
دەستان خۆش بێ کاکزە لە کاکراسی یونس عەبدوڵڵا وێنەگری پەیامم لە هەولێر نزیکەی 5 ساڵە کار دەکەم لەو کەناڵە. زۆر باشە هەر لە خۆتەوە کاک یونس پەیامی بەڕێزت بە تایبەتەوەی کە لە نێو مێدیایەکی ئیسلامیای لەوە چێ ئیمکانیاتێکی مادی یام هاوشێوەی هاوکارەکانی خۆت لە کەناڵەکانی دیکە تۆ جیاوازی وەکو چۆن ئەو جیاوازی چینایەتیان دروست کرد لە نێوان دەوڵەمەندوەژاران تەنانەت جیاوازی چینایەتیژە لە نێوان کارمەندێکی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵێکەوە لەسەر قوتی خەڵک ئەژی لەسەر قوتی خەڵک ڕابەڕێ و لەسەر قوتی خەڵک بۆونە ئاراستەی خۆیەکە تا چەند بۆ منە کارکردنی جەنابت و ئەو جیاوازی کە لە نێوان تۆ و هاوکارێکی تۆ لە کەناڵی هاوکارێکی وەکو تۆ لە کەناڵێکی دیکەایی بینی. دەستان خۆش بێ قسەکە زۆر جوانە وەڵام من شانازی پێوە دەکەم کۆبرایانە باسییا کرد کە لە کەناڵێکیش دەکەین کە ڕاستە موچەکی لە بەرامبەر وەردەگەن بەڵام ئامانجی مەشەوەیە کە موچەی وەردەگری ئایا لە کوێ وەری دەگری و چۆن وەری دەگری و لە تی سەرفی دەکەیەوە معلومەوەیە هەموو زۆرمان خاوەن خێزانیانێ و پاری وەردەگری بە عەڵاڵیە تاوەکو سەرفی بکەی شاڵ ئاخیری بەرەکەتدار دەبی جیاوازی زۆر هەیە وەڵا لە بینی کەناڵەکانەوە خاستن لە هەولێر ئەگەر کەناڵە کە ئیسلایم بیان ئۆپۆسیۆن بیان لە کەناڵەکان کە زۆر جیاوازەکرد لە تاوی ڕووماڵکردنی شوێنەکان کە لێ زۆر شوێن ئێمە بچین هەنێڵم بچینە ژوورەوە جیاوازی جگە لە مادە ئەو جیاوازی کە لەوێ هەتانە لە مسەورێکی تۆ زۆر جارەتەیە بچیتە بەڵێ ناو کۆنگرێکی ڕۆژنامەنووسیەوە کە زۆر ئاساییە چ جاوەی کە ڕووداوێت چ ترسێک لەسەر تۆ هەیە جیاواز لەوەی کە کەناڵەکەی تر مسەورەکەی زۆر باسانی دەچێتە ژوورەوە هیچ ڕێگریەکی لێ ناکرێت مەبەستی من ئەوەیە کاردنان جیاوازێکی زۆر هەیە لە تاوی شوێنەکان لە خاستن لە کاگۆلیلی کاتی شەڕەکان ڕۆژێک چوینە دەرەوە لە بە شەڕەکانی کەناڵەکان زۆر ئاسایی بوو چون و هاتنیان بەڵام منەوەم لەلا سیر و ینی کە چونمان زۆر ئاسایی ینی کە لە سەیتر ڕات بگری بەڵام لەوە سیرترەوەی کە تو لە ڕێی ماڵەوە کە دەگەڕێنەوە ماڵەوە دووبارەش لە سەیتەرێ ینی بە تەلەفۆن هاتینەتەوە ناهەولێ ئەوەی مەسەلەکە ینی لەوە جیاوازی بکرێت لە تاوی شتەکان کریشە جیاوازی بکرێت جەناب تاوەکو پەیامنێرێکی وەرزشی کاک وەلید پەیامنێرێکی سیاسیە کاک ئیمران لەوە چێت لە بەرنمەیەکی پەروەردەیی و کۆمەڵایەتی کارەکە جیاوازی بوارەکەی تۆ لەگەڵ ئەمانە چۆن یان چۆن توانیوتە لە بواری وەرزشە ببیتە مینبەرێک بۆ وەرزش دۆستانی کوردستان لە ڕێی کەناڵی ئاسمانی هەموو ڕووماڵەت چۆن پێ دەکرێت بێگومان پەیامنێری وەرشی من دەتان بڵێم تا ڕادەیەک ڕەنگە کارەکەی ئاسانتر و خۆشتر بێت لە چاو پەیامنێری سیاسی لەبەرەوەی بەردەوام ڕووماڵی جیاجیای دەبێت بواری کۆمەڵایەتی بواری تەندروستی ڕێگریشتان لێ ناکرێت دەتوانم بڵێم ڕێگریشێ لەگەڵ ئەوەی کەوە وەرزش بابەتێکی جیاوی لە هەولێری شابۆتە قوربانی ئەو ڕووماڵە سیاسی کە ئەمانەیکن هاوشێوە لەوە چ هەندێ ڕووماڵ و کۆبوونەوە و چالاکی وەرچی هەبێ هەر پەیام کە ئەبینن وە کۆڵ یەکسەر بنە ڕێکرد لە بەردەمیان بێگومان ئەو شتە بە دەقیقی هەیە لەبەرەوەی پەیام وەکو کەناڵێکی ئۆپۆسیۆن کە ناسراوە لە ڕابردووداوە زیاتر کاری لەسەرەوە کردووە ڕەخنە لەو بابەتانە بگرێت تا کچاسازی بکرێتن بۆیە زۆر زار لە زۆر شوێن ڕێگریمان لێکراوە وەکو لایەنە سیاسەکەی تەعاملمان لەگەڵ کراوە زۆر جار وەسفی وەرزشی پەیام دەدرێت ئەم وەسفە لەکوێوە لە کاتێکا ڕەنگی ئیمکاناتان کەمتر بێت ناتوانن ڕووماڵی وەرزش یا ڕاستەخۆ بستنە ناو گۆڕەپانی بەرشلۆنۆ ڕیال مەدرید و ئەمانەوە تەنها لە بە پەیامنێرێکەوە پارێزگای هەڵگەڕ ڕووماڵەکە ئەم محبوبیەتەی بەشی وەرزشی پەیام لای بینەرانی لە چیەوە سەرچاوی گرتووە سپاس بەخوا کاک جەلال دەتوانم بڵێم ئەوانەی کە لە ڕابردوو باسم دەکرد ئێستا وا لێرە دانیشتون کەوا بەردەوام یارمەتی ئێمە بوونە یارمەتی دەرمان بوونە لە کارەکانمان بەڕاستی دەتوانم بڵێم دەستگایە کە ئیمکانیەتی لە ئێمە زیاترە و وێنەگری زیاترە کەلوپەلی زیاتی لە بەردەستا وەکو ئێمە ناتوانین ڕووماڵ بکاتن ئەو بۆ دەگەڕێتەوەکەوە بەردەوام ئەوانێک لەگەڵ ئێمەدان بە دڵسۆزی کارەکانی زۆر باشە کاک فەلیب پەیامی بەڕێستان لە کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکێک لەو سەربازەبوونانەی کە لە پشت کامێرەوە هەر کوماندووبوونێکی زۆرتان نەکرێت سەرشان وەڵام منیش هەر هاوشێوەی کاگینس ئەو قسانەم هەیە ئێمە کە لە کاتی ڕووماڵکردندا زۆر ئەزیێتێکی زۆر دەبینین ینی وەکو لە کەناڵەکان دیکە ئەوان زۆر بە ئاسانی کە دەتوان و ڕووماڵی شتێک بکەنیان ئیشێک بکەن ئێمە بۆمە زۆر زەحمەتە زۆر خۆش هەر خۆ دەگەر قسەمان بۆ بکەیت دوایە یعنی لای کاک زریان دەستان خۆش بێ وڵا پەیام ئەوەیە بەردەوام بن بەردەوامی پەیام بۆ بەیەوەشەوە جوانە و دەستخۆشتان لێ دەکەم بڕاستی زۆر چاوی جەنابیشت ماجەکە من دەمەوێت سەرەتا پیرۆزبای خۆم جگە لە هاوکارانی خۆشەویستم لەو کەناڵ لە بینەرانی پەیامیش بکەم
کە بەڕاستی و کەناڵە بەردەوام دەبین بە بینەرانەوە جوانە بینەران کە سەیری کەناڵەکەمان دەکەن ئێمە هێندەی تر زەوق و خولیامان لەسەر کەناڵەکە زیاتر دەبێت. کاک عیمران قسەی جەنابیشت وەکو یەکێک لە پێشکەشکارە سەرکەوتەکانی کەناڵەکە و بەرنامەی پەیامی تۆ کە نزیکیشین لە یەکەوە پەیامی تۆ پەیامی ڕۆژ. ڕاستە ئەجا خەڵکیش لێک دەچێت زۆر زەردەڵ لە پەیامی تۆ پێشکەشەکەیان لە پەیامی ڕۆژ ینی کە لە بازاڕەوە بەرنامە مقابلەکان وڵا کاک ڕاست ئەم پیرۆزبایی خۆمەک و هاوکارانم ئاراستی سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم و حەزەکەم باسی هەولێرتان بۆ بکەم بڕاتان هەبێ لە هەولێر هەم ئیشکردن زۆر خۆشە هەمی زۆر زەحمەتە یەکەم زۆر خۆشە لە بەرۆی لەگەر ستافێکی ئاوای بەڕاستی تاموچێژێکی تایبەتیە چکەستا ئێمە کە یەکتر دەبینی هەر لە خۆمانەوە ینی خەندە دێتە سەر لێوانمان چکە بووین بە هاوڕێ و تەعام بووین بە خێزانێک لەگەڵ ئێمە شایش پێ هەر مرتاحە بەڵام لێرە بەڕاستی ینی لە نووسنگی هەولێر کە من لەوێ ئیشم کردووە بێگومان ئێوە جوان ئێوە خێزانێکی گەورەترن ئێمە لەوەی ڕێژەمان کەمتر بێ زۆر خۆشە من بەرنامەی پەیامی تۆ پێشکەش دەکەم لە هەولێر بەسەرهاتی زۆر خۆشم هەیە لە بازاڕەکان باشە یەک شتان بۆ بازەکەم تەوان خەڵکی هەولێر کەمتر کامێرای چۆتە نێوی و ئێمە تاکە کەناڵین کە بەرنامی بەردەواممان لە نێو شاری هەولێر هەیە و کەناڵی ئاسمانی پێم لە ناو بازاڕەکان هیچ کەناڵێکی تر ناتوانێت بەرنامی بە بەردەوام بکەم من تاوەکو ئێستا کە ئەم ڕۆژ نماردم 225 ئەڵقەی بەرنامی پەیامی تۆم لە نێو شاری هەولێر کردووە یعنی ئەمە زۆرە جا خەڵکی هەولێر بە ئەم کامێرەی کەم هاتەوە پێت ناڵێن هاتەوە من شوێنەکان ئەگۆڕم بازاری گەورەی شاری هەولێر بازارەکەی گەورەی من شوێنەکان بەردەوام گۆڕانکاری بەسەن بەڵکو گلەیش دەکەن ئەنێکجار دەڵێن بۆ نایتە لای ئێمە ڕۆژێکیان زۆر جار خەڵکی ئێمە کەمتر کامێرای ئاشنایە بە کامێرە مایکیان بەم بەردەمی نازانم هیچ نازانم نازانم قسەی بکەم دەڵێ جا ڕۆژێکیان گوتی من قسە دەکەم وتم باشە وڵای منیش وتم مامە گیان وەزع و گوزەران چۆنە ئێستاکە وەزعیەوە چۆنە وەڵاهی گوتی کە مایکەم ئاوا بۆی ڕاگرت وتی مایکەم هێناوتم بە هەناسی قەتانە بێ بمرێوەجە بەسەر من داوێتەوە ڕێک مایکەکەم کێشایەوە جا ئەم حاڵەتانە هەمان زۆر بەسەر دێ ینی کابرا خۆی حازرەکە بەڵام کە مایکی دێتە بەردەی قاچی دەلەرزێ یان دەستی دەلەرزێ کاگوەلیش بەسەراتی زۆر خۆشتری لەگەڵ سیاسی گەورەکان زۆر باشە من یەکشتم لە کاگوەلی دەوێت کاگوەلی پەیامنێرێکمان هەیە تەقریباً کاک ئیمرانیش هاوکار دەبێت لە ناو شاری هەولێر زۆر بە کورتی پێم بڵێ مەسەجێک بدە بە بینەرانی عزیز لەوەی کە ئەگەر ئێمە دوا بکەوین لە ڕووماڵێک یان نەتوانین زانیاری و دەستکەوتێکی باش بە بینەران بدەین هۆکارەکەی توانە مرۆیەکەی خۆمان نییە توانە ئێمە نیە ئەوەی نییە کە فکرەمان پێی نییە بەڵکو هۆکار چییە کە پەیام ڕەنگە دوا بکەوێت لە ڕووماڵیان لە پێدانی زانیاریەکە. زۆر سپاس کاک جەلا بەس دەرفەتم دەبا پیرۆزبایەک بکەم زۆر بەخێرایی تەواوی بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە خۆشمان بەڕاستی ئەم شاشەیە جوانەیە پێویستە بەردەوام بێ پێویستە گرنگی زیاتری پێ بدرێ و هەروە بینەریش ئەوە زۆر باش دەزانن کاو خاڵقش انشاءڵە دەرفەتمانەداتێ زیاتر کاکەوە دەرهێنەرە دەرفەتمان تووڕە بۆ لە کات زۆر باش کاک جەلا خۆشت باش دەزانی کە پەیامنێر بووی کە ئیش لە پەیام دەکەی زۆر جیاوازە لەگەڵ شاشەیەشی تر باشە قەنەعەت دەکەی یعنی جار هەبووە کە چوینە دەرچوونێشی حیمایی بەرپرسێک هەبووە بەڕاستە خۆ بە منی گوتوگوتیەگەی ئێستا بەدەستم بە سرم دەبڕی یعنی ئەوانە هەموو تەسیری خۆی هەیە بتوێن نەتوێت قەنەعەت هەیە جار هەبە 2 ساعات 3 ساعات لە پێش کۆبنەوەیەک بووینە ئیزنیان نەداینە بچین لێ مقابلەکە بکەین باشە یعنی ئەمانە هەموو کاریگەری خۆیە بێ کە لەوە چێ ئەو کەناڵە هەموو ئامادەکاریەشی بۆ کرێ کەناڵەشترەکە لە خۆی نزیکە ئەمە ئەتوانین لێ دوانەکە وەرگە بەڵام من ناچارم بە نەو عشکە وەرگن بەڵام هەر لەگەڵ ئەوەش ئێمە وامان نەکردووە کە بینەر لە هەواڵەکاندا ببڕێ یعنی نەمان هێشتووە کە هەواڵێک لە کەناڵێکی لە ئێمە نەبێت سەرکەوتوو بن 12 ساڵ بەر لێ سەجەلال مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە ڕەحمەت بێ بە بزواندنی ئەمە یان جوڵاندنی ئەمە توانەی پەخشی کەناڵی ئاسمانی پەیاممان بۆ بکاتەوە من ئەمڕۆ بەم گۆڕانکاریامەوێ کۆتایی بە بەرنامەکە بێن و زۆر بەخێر بێن جەلال تۆژەر وەرە بەیەکەوەستەرەکەی ماسی محەممەد نەبوو نهارەوە بوو ئەوە سالم نەبوو کەوتی ناوەدانەیەکی تر بوو ئێمە کۆتایی بە بەرنامەکە هێنین زۆر خۆشحاڵ بووین کە لە خزمەت دێوە عزیز و خۆشەویستدا بووین زۆر بەخێر بێن دووبارە پیرۆزتان بێ جەلال یارمەتیم ببە هەروەر لەگەڵمە خوا ماڵتانەوە زۆر بەخێر بێن زۆر سپاس کاکە بەخێر بێن بەچاوە
سپاس.